بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب گەنج و گەنجەتی. نووسینی ئیکرام کەریم. ناوی زنجیرە گەنجانە. زنجیرەی پەروەردەیی ژمارە 1. تیراژ 1000 دانە. نۆبەی چاپ 2. ساڵی چاپ 2016. ژمارەی لاپەڕا 100 لاپەڕا. دیزاین گۆڤاری ڕێنوێن. سەرپەرشتیکار سەرکۆ کەریم ئەحمەد. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکانی ژمارە 117 ساڵی 2016 پێدراوە. خوێندنەوەی ڕەسوول وەرتی. کارە دەنجەکان ستافی ڕۆشنایی دەنجی. ئەم زنجیرەیە پێشکەشە بە ئەو گەنجانەی پێشنیاری نووسینی زنجیرەکەیان کرد. بە ئەو گەنجانەی هێمنانە و بێکەسانە خۆیان پەروەردە ئەکەن بۆ گواستنەوەی میلەت لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر. بەو گەنجانەی یەخەی بە تەمەنەکان ئەگرن و ئەزموونەکانی ژیانیان لێوەردەگرن بۆ ئەوەی نەکەونە ناو ئەو هەڵانەی ئەوانی تێکەوتووە. بەو گەنجانەی قەلەقیش کە ڕاماوە لەو گەنجانەی کە بەردەوام ئەخوێندنەوە و چاویان بڕیوەتە ئاسۆ و ورد چاودێری ڕووداوە خۆجەیی و ئیقلیمی و نێودەوڵەتیەکان ئەکەن و نایەنەوێت داببڕێن لە سەردەمی خۆیان و لە خولیای گەڵاڵەکردنی پرۆژەیەکدان کە هەموو کەس ونبووی خۆی تێدا بدۆزێتەوە. پێشکەش بەو گەنجانەش کە بوونەتە مامۆستا بۆ هاوڕێکانیان و وەک چۆن ویژدانیان ئاسوودە نابێت کاتێک هاوڕێکانیان ئەبینن جەستیان ڕوت و پۆشتیان ناکەنەوە و پشتگوێیان ئەخەن، بە هەمان شێوە ئاسوودە نابن ئەگەر ڕوحی هاوڕێکانیان ببینن ماندوو دابڕاون لە خوا و لە دین تا تێریان ئەکەن بە باسی خوا و باسە دینیەکان. پێشەچی لاپەڕە 4. چیرۆکی ئەم زنجیرە کتێبە بە حوکمی ئەوەی کە پۆڵێک گەنجی پەیمانگا و زانکۆ بە شێوەیەکی بەردەوام هاتوچۆیان ئەکردم و لە دەمی خۆیانەوە گوێم بۆ ویست و ئارەزوەکانیان ئەگرت و بە حەزەکان و ڕقەکانیان ئاشنا ئەبووم، بیرۆکەی ئەوەم بۆ هات کتێبێک بنووسم دەربارەی گەنج و ئومێد و کارەکانی گەنج. ئەمەم لای هەندێکیاندا باس کرد کە کەسانی خاوەن بیرۆکە بوون، ئەوانیش نزیکەی 50 بابەتیان دیاری کرد کە نامیلکەی لەسەر بنووسرێت و گەنجی پێ ئاشنا بکرێت. منیش پاش ئەوەی کە هێڵە پانەکانی ئەو چەمکانم دیاری کرد و بە زمانی هێلکاری هەموو ئەو باس و خواسانەی هەیە دابەشم کرد بەسەر چەند هێلکاریەکدا نیازی دەستکردنم بە نووسینەکان کرد. بەڵام خوێندکارێکی قۆناغی 4 زانکۆ کە بۆ ساڵێک زیاتر ئەچوو تەنیا بە تەلەفۆن یەکتریمان ئەناسی، پێشنیارێکی تری کرد کە لە نێوەڕۆکدا لە پێشنیاری ئەو گەنجانەی تر ئەچوو. بەڵام ئەمەی ئەم زیاتر هەناسەی دینی لێ دەهات و وای بە باش زانی کە زنجیرەیە کتێب بنووسرێت بۆ گەنجانی ئیسلام دۆست و ڕێنمونیان بکرێت بۆ کاری ئیسلام و کارکردن بە گروپ. من نازانم ئەم زنجیرە هی هەردووچیانە یان نا، بەڵام هەر چۆنێک بێت هەوڵ ئەدەم کە زۆرترین چەمچی مەعریفی و فقهی و ڕێکخراوەی لەم زنجیرەیەدا باس بکەم ئەوەندەی ئەیزانم و ئەتوانم. بێگومانیشم لەوەدا کە وەک چۆن ڕاستی و دروستی هەواڵی نووسینەکەم ئەکات. سوپاس بۆ خوا هەرواش نەزانین و نەتوانین هەڵە و نادروستیم پێ ئەنووسێ، بەڵام ئومێدم وایە کە گەنجان بۆ بیرۆکە و بەڵگەی بیرۆکەکان بڕوانن نەک بۆ خاوەنەکەی ڕێگەش بە خۆیان نەدەن لە هەڵە و ناڕاستی بێدەنگ بن، بەڵکو لە ئەو پەڕی ئەدەب و ئاکاری زانستیدا ئەو هەڵانە بۆ من و بۆ هەموو کەس ڕاست بکەنەوە و ئەو قسە بە نرخەی پێشینانمان بکەنە مامۆستای خۆیان کە ئەفەرموێ حەق بناسا هاوڵەکانیشی ئەناسی، یان ئەو قسە بە نرخەی پێشەوا غەزالی کە ئەفەرموێت هەر کەس بە چاوی گومان و ڕخنەوە نەژی ناتوانێت نەزەر بدات لەسەر شت، هەر کەسیش نەزەر لەسەر شت نەدات ئەوە شت نابینێ و کوێرانە بەسەریدا ئەڕوات، هەر کەسی شت نەبینێت ئەوە لە ناو کوێری و وێڵیدا بەجێ دەمێنێت. جا گەنجانی بەڕێز جێگەی ئومێد هاوڵیمان بکەن لەم زنجیرەدا و ئەگەر ڕاستیەکەتان بینی تیایدا ئەوە دڵی بدەنێ و کاری پێ بکەن و کار بکەن بۆ سەلماندنی و چەسپاندنی. ئەگەر ناحەقی و ناشەرعیەکیشتان لەم زنجیرە کتێبەدا بینی ئەوە بزانن ئەرچی سەرشانتانە
لێی بێدەنگ نەبن و خاوەنەکەی ئاگادار بکەن. ئەوە ژمارە تەلەفۆنەکانم 070 153 73 62 یاخود 0 646 57 22. دەرگای دڵ و دەرگای ماڵیشم کراوەیە بۆ گفتوگۆ و قەناعەتیشم وایە کە هەر کائینێکی زوند و ئەگەر ژینگەکەی گۆڕانی بەسەرداهات ئەوە ئەمیش ئەبێت خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو ژینگە تازەدا. ئەگەر وانەکات ئەوە بە دڵنیاییەوە دا ئەبڕێت و ئەپوچێتەوە. ئەمە بۆ زیندەوەران، بۆ خەڵک و بیر و باوەڕیش هەروایە و ئەمەش وا ئەکات ئیسلام دۆستان بێتر سوودڵە ڕاوکە بڵێن ئیسلام گونجاوە بۆ هەموو کات و شوێن و کەسێک، چونکە ئەو پەیامە حساباتی بۆ هەموو ئەو گۆڕانکاریانە کردووە و دوو بازنەی بۆ زۆربەی چەمکەکان دیاری کردووە، بازنەی سنوورە پێویستەکان و بازنەی ئازادیە پێویستەکان. زنجیرەیەکی ئەمن و سینانەش ئەم بیرۆکەیە شرۆڤە ئەکات و ئەی سەلمێنێت تا چەندێک ئەو قەناعەتە ڕاست و دروستە لەم نامیلکەیەدا سوودی سەرەکیم لە کتێبی ئەلمراهیقەی وەلید کەمال شوکر بردووە، بە تایبەتی لە بەش و بڕگەی سەرەتاییەکاندا ماڵی ئاوەدان بێت. سوپاسی خوا ئەکەم ئەگەر ئەم قسانە کەڵکێکیان گرت، خەڵکیان باش کرد، داوای لێخۆشبوونی لێ ئەکەم ئەگەر وانە بوون. ئومێدم بەو خوا پڕ میهرە ئەوەیە کەس بە قسەی منیان لەسەر قسەی من لە خوا و لە دین و لە بەها باڵاکان یاخی نەبێت. ئیکرام کەریم 22/11/2015. ئەم کتێبە دوو بەشی سەرەکیە. بەشی یەکەم گەنج و گەنجەتی، بەشی دووەم ئەرچی گەنجان و مافەکانیان لاپەڕا 8. بەشی یەکەم گەنج و گەنجەتی 4 بڕگەیە. بڕگەی 1 گەنج چێیە، بڕگەی 2 نیشانەکانی گەنجەتی، بڕگەی 3 کێشەکانی گەنجەتی، بڕگەی 4 چارەسەری کێشەکانی گەنج. بڕگەی یەکەم گەنج چێیە؟ زانایان چ زانایانی بایۆلۆجی و چ زانایانی فیسۆلۆجی و چ زانایانی سایکۆلۆجی و هەروەها زانایانی ئیسلامیش قۆناغەکانی گەشەکردنی مرۆڤ ئەکەن بە ئەم قۆناغانەی خوارەوە. یەکەم قۆناغی مناڵی، دووەم قۆناغی بالغبوون، 3 قۆناغی مێر منداڵی، 4 قۆناغی پێگەیشتن، 5 قۆناغی پیربوون. لە دیاریکردنی ژمارەی ساڵەکاندا زانایان یەک قسە نین. هەندێک مناڵی ئەکاتە 3 قۆناغ، قۆناغی سەرەتایی مناڵی 3 بۆ 5 و قۆناغی ناوەڕاستی مناڵی 5 بۆ 7 و قۆناغی کۆتایی مناڵی 7 بۆ 10 و بالغبوون ئەکاتە پردێک لە نێوان مناڵی و مێرد منداڵیدا و هەندێکی ژمێر منداڵیش وەک منداڵی بە هەمان شێوە ئەکەنە 3 قۆناغ و بەو شێوەیە. لەسەر ئەم قۆناغانەی ژیان گەنجەتی توێژینەوەی زۆر نووسراوە لەلایەن پسپۆڕانەوە، بەڵام مەبەستی ئێمە شۆڕبوونەوە نییە بەناو ئەو توێژینەوانەدا، بەڵکو تەنها مەبەستمان تیشک خستنە سەر قۆناغی مراهقیە کە چییە و چۆن ئەزانرێت ئەم مناڵە لە پردی بالغبوون پەڕیوەتەوە و گەیشتۆتە سەر زەمینی مێرد منداڵی. زانایان ئەڵێن گەنج تا 10 ساڵ لە تەمەنی لەناو قۆناغی مراهقیدا دەمێنێتەوە و لەناو ئەو کێشە و گرفتانەدا ئەبێت کە مراهقێکی تێدایە. سەرەتای مراهقبوونی لە 11 بۆ 14 ساڵی ئەخایەنێت و ناوەڕاستی مراهقبوونیشی لە 14 بۆ 18 ساڵی ئەخایەنێت و کۆتایی مراهقبوونیشی لە 18 بۆ 21 ساڵی ئەخایەنێت. ئەم قۆناغەش بە دڵنیاییەوە لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر جیاوازی تێدا دروست دەبێت و لە هەندێک کۆمەڵگەدا کورتتر ئەگوزارێت و لە هەندێکی تردا درێژتر ئەبێتەوە. لە قۆناغی سەرەتایی مێرمنداڵیدا گۆڕانکاریەکی بایۆلۆجی خێرا لەو منداڵەدا ڕوو ئەدات و لە قۆناغی ناوەڕاستدا گۆڕانکاریە بایۆلۆجیەکان ئەگەنە لووتکە و بەرە و کامڵی دەسن و لە قۆناغی کۆتایی مێرمنداڵیدا چ کچ و چ کوڕ تەواو پێدەگەن، چ لە ڕووی جەستەیی و لە شولارەوە، چ لە ڕووی هەڵسو و کەوت و مامەڵەکردنەوە. بڕگەی دووەم نیشانەکانی گەنجەتی لاپەڕە 12. دوو شتی زۆر سەرەکی و دیار لە هەر کەسێکدا ڕوویدا ئەوە دیارە چۆتە قۆناغی گەنجەتیەوە قۆناغی منداڵی جێهێشتووە و گەیشتۆتە سەر زەمینی مێرمنداڵی. یەکەمیان گەشەکردنی عەقڵ و هەوڵدان بۆ خۆسەلماندن، دووەمیان گەشەکردنی خود و هەوڵدان بۆ سربەخۆبوون. گەنج لە سەرەتای مێرمنداڵبوونیدا چەند نیشانەیەکی لێ دەردەکەوێ و بەڵگەیە لەسەر ئەوەی کە عەقڵی گەشەی کردووە و لە خولیای ئەوەدایە کە چواردەورەکەی
باوکو دایک خزمان هاوڕێ و ڕەفیقانی حاڵی بکات کە من لە خانەوە زۆر گۆڕاوم و پێویستە ئێوەشدان بەوەدا بنێن. نیشانەکانی گەشەکردنی عەقڵ لای گەنجان. یەکەم، گەنج توانای بیرکردنەوەی بەهێز ئەبێت بەڕادەیەک ئەتوانێت کێشەی ئالۆز و کێشەی درێژخایەنیش چارەسەر بکات. دوو، هەستی بەهێز ئەبێت و ئەتوانێت پێشبینی بکات بۆ ڕووداوەکان و ئەنجامگیری بکات لێیان. سێ، لە منداڵیدا شتی بیر ئەکەوێتەوە، بەڵام لەم خۆناغی گەنجیەتێدا شتەکانی بیر ئەکەوێتەوە و ئەشیان بەستێتەوە بەیەکەوە و لێیان تێئەگات. چوار، ئەندێشەی فراوان ئەبێت تا سنووری خەیاڵ پڵاوی و پڕۆژەی بۆ داهاتوو زۆر ئەبێت وەک خۆر ڕزگارکردنێک لەو گەڵانانەی کە ڕۆژانە تووشی دێن. پێنج، بیرکردنەوەی گەنج لەم قۆناغەدا بیرکردنەوەیەکی ستاتێکی نییە، بەڵکو بیرکردنەوەیەکی دینامیکیە، واتە بیرکردنەوەکانی لە سنووری شتە مادیەکاندا ناوەستێ، بەڵکو ئەو سنوورانە ئەبڕێت و بەناخی چەمکەکاندا شۆڕ ئەبێتەوە و مانای قوڵ و دووریان لێ دەردەهێنێ. بۆ نمونە لە منداڵیدا کە هەموو جارێک وشەی دادپەروەری ئەبیستێت، هەر ئەوەندە مانای لە وشەیە وەرئەگرت کە وەک خوشک و براکانی تری ڕۆژی 1000 دینار یان بەقەدەر ئەوان کێک و پسکیتی پێ بدەکرێت و جیاوازی نەکرێت لە نێوانیاندا. بەڵام ئێستا لەم قۆناغەدا گەنج ڕەهەند و بەها دادەنێت بۆ دادپەروەری و ئەو سنوورە مادیە ئەبڕێت و قسە لەسەر دادی کۆمەڵایەتی و دادی سیاسی و دادی ئاینی ئەکات. بە منداڵی کە باسی ئازادیان لا ئەکرد، هەر ئەوەندە حاڵی ئەبوو لە ئازادی کە ڕێگەی لێ نەگیرێت هەر کادویستی یاری بکات و لە هەر کوێیەکدا بیکات. بەڵام لەم قۆناغی مرد منداڵیەدا وشەی ئازادی بەها و ڕەهەندی تر پەیدا ئەکات لای، بەس لە ئازادی بیرروڕا و ئازادی ڕێکخراوەیی و ئازادی نیشانە جێبوون و ئەوانە دەکات. 6. گەنج لە بیرکردنەوە و بڕیارداندا لەم قۆناغەدا پەیڕەوی لە میتۆد و یاسای گریمانە ئەکات و مۆڵەت بەخۆی نادات کە موجامەلەی کەس بکات لەسەر حسابی هاوچێشەیەکی زانستی. بەڵام کاتێک هەنگاو بە هەنگاو بەرەو لووتکەی پێشگەیشتن ئەڕوات و توخمی تر دێتە ناو بیرکردنەوەکانی و ئەزموونی بۆ دروست ئەبێت، تێ ئەگات کە تەنها میتۆد و یاسا بەس نییە، بەڵکو ئەزمونیش توخمێکی تری سەرەکیە و نابێگاڵتەی بێت بە ئەزموونی خەڵک. بۆیە بۆ کۆنتڕۆڵکردنی هەڵسو کەوتەکانی پشت بەو توخمانە ئەبەستێت. ئەمەیە وا ئاکات لە قۆناغەکانی کۆتایی مێر منداڵیدا گەنج کەمە خەڵکی تریش بخوێنێتەوە و بیر و ڕاکانیان بسەلمێنێت و مرونەتی تێدا دروست ببێت و بیر و ڕای بەرامبەریش قبول ئەکات، با ڕایشی لەسەری نەبێت. 7. گەنج لەم قۆناغەدا زۆر میسالیە و ڕەخنە لە هەموو شتێک ئەگرێت و پەنا بۆ مناقەشە و چەلەحانێ ئەبات و خواخوای ئەوەیەتی سەری باسێکی بۆ بکرێتەوە تا بە مەجلیسی بسەلمێنێ کە ئەویش زانیاری و ئەزموونی باشی لەسەر ئەو باسە هەیە. نیشانەکانی گەشەکردنی خود. لاپەڕا 15. 1. سوڕانەوە بە دەوری خۆیدا و خودپەرستی و بەڕادەیەک زۆر جار وای لێ دەکات حەز بە غەریبی و بێ هاوڵی و تەنیایی بکات و ئەو قەناعەتە بۆ خۆی دروست بکات کە کەسوکاری ئەمیان پێ قبول نییە و لی تێناگەن. 2. بەردەوام گلەی و گازاندەی ئەوە ئەکات کە زۆر دەخالەت لە ژیان و بڕیارەکانی ئەمدا ئەکرێت و سربەخۆیی لێ زەود ئەکرێت و نەسیحەتباران ئەکرێت. 3. بەردەوام حەز ئەکات پێچەوانەی مامۆستاکانی بکات و ڕای خۆی بسەپێنێت چونکە وا هەست ئەکات ڕاکانی ئەم بەرهەمی عەقڵ و خوێندنەوەیەکی باشن. 4. بەردەوام پێچەوانەی ڕای دایک و باوکی ئەجوڵێتەوە و بیر و ڕاکانی ئەوان بە مۆدێرن نازانێ و بەدابڕاویان دائەنێ لە سەردەم. 5. گەنج زۆر کاریگەر ئەبێت بە هاوڕێ لەم قۆناغەدا و لەژێر کاریگەری ئەواندا قەرار ئەدات. 6. یەکێکی تر لە نیشانەکانی قۆناغی مراهقە بریتیە لە حولحولی مەزهەبی، واتە هەڵکشان و داکشان لە دینداریدا. جاری وا هەیە زۆر دین پەردەستە و جاری واش هەیە زۆر بێموبالاتی ئەکات بە دین و ئەرکە دینیەکان. جاری وا هەیە ئەم دینەی لا پیرۆز و جوان و بەکەڵکە کەچی زۆر نابات
ئاچێتە ئامێزی دینێکی تر. بۆیە زۆر کەس لەم قۆناغەدا کە وەک پێویست پەروەردەی دینی نەکراوە لە ماڵدا یان لە قوتابخانەدا، لەم قۆناغەدا ئەفەوتێ و لە دین و دینداری دوور ئەکەوێتەوە و دین ئەبێتە شتێکی پەراوێزی نەک جەوهەری، لە ژیانیدا بوون و نەبوونی لای یەکسان ئەبێت. نەک ئەمە بەڵکو جاری واش هەیە، دین ئەبێتە شتێکی زیان بەخش و ئەمەش لە قسە و هەڵس و کەوتیدا ڕەنگ ئەداتەوە. حەوتەم، گەنج لەم قۆناغەدا حەز ئەکات ئەو بیرۆکانە تەبەنا بکات کە سیاسین و دوژ بەدەسەڵاتن، چونکە حەز بە یاخیبوون و دژە باوی ئەکا. بڕگەی سێم، گرفتەکانی گەنجان. لاپەڕا 17. زۆربەی گەنج لەم قۆناغەدا کۆمەڵێک کێشەی بۆ دروست ئەبێت کە هەمووی لەوەوە سەرچاوە ئەگرێت کە قبول ناکرێت لێی خۆی بسەلمێنێت یان سربەخۆیی بەدەست بهێنێت. ئەو حەقیەتی وابیر بکاتەوە. باوک و دایک و دڵسۆزەکانیشی حەقیانە لە ڕووی ئەزمونەکانی ژیانیانەوە ڕێگری هەندێ بڕیار و هەڵس و کەوتی لێ بکەن، چونکە ئەوان چەندین ئەزمونی لەو شێوەی ئەویان بینیوە و ئەزانن سەر لە چیەوە دەرئەکات. ئەو ئەیەوێت خۆی تاقیب کاتەوە، ئەوانیش ئەزانن ئەو کارێ ئەو بێ ئەنجامە یان سەرنجامەکەی خراپە و پەشیمانی لە دواوەیە. حەیفە تەمەن بە فیڕۆ بدەی لە خۆڕایی. گرفتی یەکەم، یاخیبوون و مەلەکردن دژ بە تەوژمی کەسوکار. ئەم گرفتە لەو کاتەدا دروست دەبێت کە نە ئەم گەنجە و نە کەسوکاریشی ناتوانن لە یەکتری تێبگەن و هەر یەکێکیان بۆ خۆیان ئەژین و حیوار لە نێوانیاندا بوونی نییە. گرفتی دووەم، دوورگرتن و شەرمن بوون. ئەم گرفتە لە کاتێکدا ڕوو ئەدات کە گەنج توانای کار لێکی کۆمەڵایەتی نامێنێت و حەز بە تەنیایی ئەکات و لە کاتی قسەکردندا سوور هەڵدەگەڕێت و دەمی دێت بە یەکدا و قسە ئەبزرکێنێت. گرفتی سێم، تووڕێی و هەڵچوون. گەنج کاتێک تووشی ئەم گرفتە ئەبێت کە سەرکەوتوو نابێت لە هەوڵەکانیدا، چەند هەوڵ ئەدات ئەو حەز و ئاواتانەی هەیەی بۆی نایەتە دی. بۆیە پەنا بۆ خۆت و ڕەکردن و توند و تیژی ئەبات تا بە زۆر بەرامبەرەکەی والێ بکات داواکانی بسەلمێنێ. گرفتی چوارەم، گەنج و ئیزعاجی دروستکردن. گەنج کە باو بە ڕێگر ئەزانێ مەزهەبی دژەبا و تەبەنە ئەکات، بۆیە حەز ئەکات بەند و باوەکان بشکێنێت، واز لە دانیشتن بە ئەدەبەوە، قسەکردن بە ئەدەبەوە، هەڵس و کەوت و جلەبەرکردن بە ئەدەبەوە دەهێنێت و حەز بە تێکشکاندنی ئەو بەند و باوانە ئەکات و بە قسە و بەکردەوەش بەرامبەرەکانی ئیسعاز دەکات. ئەقیژێنێت، جنێو ئەدات، شت ئەدزێت، موناقەشەی زۆر دەکات، لە خەڵکی بێزار دەبێت، ڕقی لە ئەتەکێتە، لە کاتی ئامۆژگاری کردنیدا دەست بە باویشکدان ئەکات. گرفتی پێنجەم، دڵبریندار بوون. گەنجان بە قۆناغێکی زۆر هەستیاردا دەڕۆن، نە ئەوەن وەک منداڵ ڕەفتار بکەن، نە ئەوەشن وەک گەورە ڕەفتار بکەن. قۆناغی مناڵیان بەجێ هێشتووە و هەمان هەستی مناڵیان لاماوەتەوە و جەستە و عەقڵ و هەست و ناخیشیان گەورە بووە و هەستی گەورە بوونیان لا دروست بووە. مرد مناڵی بریتیە لە بڕینی قۆناغی مناڵی و جیاکردنەوەی بەهێڵێکی زۆر باریک لە قۆناغی گەنجەتی. بۆیە کە شتێکی لێ ڕوو ئەدات زۆر وردی ئەکاتەوە و قوڵ بۆی دا ئەچێت. بە کەمترین گرفت سەری دنیای لێ دێتە یەک و وەک پەڕەیەکی ناسکی گوڵ لە ناخەوە بریندار ئەبێت و ئەپەشۆکێت، بەڵام ئەیەوێت وەک کەسێکی گەورە ئەو هەستەی بشارێتەوە و بەدڵی بریندارەوە هەڵس و کەوت بکات و کەس پێی نەزانێت. بۆیە ئەمە ناچاری ئەکات کە پەنا بەرێت بۆ خۆ قوتارکردن لەو برینانەی، ئیتر بەمەی خواردنەوە بێت یان بە خۆ و نەکردن بێت یان بە زۆر خەوتن بێت. گرفتی شەشەم، بەنهێنی دەست ئەداتە هێنانەوەی ئاوی خۆی. گەنج بۆ خۆ تاقیکردنەوە یان چێژ وەرگرتن یان خۆ ڕزگارکردن لە فشاری جنسی پەنا ئەباتە بەرهێنانەوەی ئاوی خۆی بە هەر ڕێگایەک بۆی بکرێت، بەدەست بە کەرستەی تایبەت، بە پاڵکەوتن، بە هەر شێوازێک بێت. گرفتی حەوتەم، عاشق بوون. گەنج لەژێر فشاری حەز و هێزی سێکسی خۆیدا ئارەزوو ئەداتە ڕەگەزی بەرامبەر و ئەیەوێت ئەو کەسە بکاتە جێگەی ڕاز و نیاز و پرۆژەکانی داهاتووی. لەو پێناوەشدا هەرچی و هەر کەسیش لە ڕێگەیدا بوەستێت بە دوژمنی ئەزانێت، با باوکی خۆی یان باوکی کچەش بێت، چونکە ئەو عەشق و عاتیفە پەردە بەسەر عەقڵیدا ئەدات و نایەوێت پێی بڵێت
باوکی حەز ناکات کەس لە خۆی پیاوتر بێت، بەڵام حەز ئەکات تۆ لە خۆی پیاوتر بی. باوک و دایک لە هەموو کەس زیاتر بەتەنگ بەرژەوەندی تۆون، ئەمان باشتر ئەزانن چێ بۆ تۆش و بۆ بنەماڵەکەشتان و بۆ داهاتووی تۆش و ئەوانیش بەسوودە. لەم خۆناغەدا هەندێک گرفتی تر بۆ گەنج دروست ئەبێت، وەک جگەرە کێشان، پارە بردن، شەڕانگێزی لە ماڵەوە یان لە دەرەوە. بەڵام ئێمە لەبەر قەبارەی نامیلکەکە پشتگوێمان خستن و لە سەریان نەڕۆیشتین و هەر ئەو حەوتەمان بە پێویست زانی باسییان بکەین. بڕگەی چوارەم، چارەسەری کێشە و گرفتەکانی گەنج، لاپەڕە 22. لە بڕگەی پێشوودا باسمان لە 7 کێشەی گەورە کرد کە گەنجی تێدەکەوێ و پێویستە زوو چارەسەر بکرێن. لە کاتی ڕوودانی ئەو گرفتانەدا ئەگەر نزیک و دڵسۆزەکانی ئەو گەنجە لەگەڵی نەبن و ئەو گرفتانەی بۆ چارەسەر نەکەن، زۆر بەدانایی دوور نییە هەر یەکێک لەو گرفتانە ئەو گەنجە تێک بشکێن و توانای بەردەوامبوونی لە ژیان لێ بسەنەوە و خۆی بدات بە کارە ساتێکدا. چارەسەری گرفتی یەکەم یاخی بوون. هەنگاوەکانی چارەسەری ئەم گرفتە ئەکرێ بەم شێوەیە بێت. 1. وردبوونەوە لە هۆکارەکانی یاخیبوونی ئەو گەنجە کە بە زۆری لەوەوە سەرچاوە ئەگرێت کە باوک و دایکی گەنجەکە چەمکەکانی ئەویان قبول نییە و ڕەدیان ئەکاتەوە. ئەمەش وا لەو گەنجە ئەکات کە حەز بە حیوار و گفتوگۆ نەکات لەگەڵیاندا و ئەو هەستەی بۆ دروست ببێت کە باوک و دایکی لایەن گرنگ نییە لە گرفتەکانی ئەم تێبگەن، یان ئەگەر تێش بگەن ئەوە ئامادە نین هەڵسوکەوتەکانی خۆیان بگۆڕن لەبەر ئەم یان هۆکەی ئەوەیە ئەو گەنجە دایک و باوکی وا ئەبینێت کە لە سەردەم دابڕاون و ناتوانن لە بیرۆکەکانی ئەم تێبگەن. 2. پێویستە و چار نییە هەر ئەبێت دەرگای حیوار و گفتوگۆ لەگەڵ گەنجدا بکرێتەوە لەلایەن دایک و باوکەوە یان لەلایەن سەرپەرشتیار و مامۆستاوە، و پێویستە دان بندرێت بە گەنجان و بیرۆکەکانیاندا با لەگەڵیشیدا هاوڕانەبی. ئەبێ مافی ئەوەی پێ بدەی کە بیرۆکەکانی خۆی ڕابگەینێت و بەرگریان لێ بکات، تەنانەت ئەگەر ئەو بیرۆکانەش جۆرێک لە نازانستی و نامەنتیقیشی تێدا بێت. 3. پێویستە هەندێ ماف هەیە بدرێتە گەنج لەم کاتانەدا. ئەلیف. ڕێگە بدرێت هاوڕێکانی بهێنێتەوە بۆ ماڵەوە و داعوەتیان بکات. داعوەتیان بکات و بۆ هاوڕێکانی بسەلمێنێ کە خاوەنی بوونی خۆیەتی لە ماڵی باوکیدا و کارێکی باشە باوکیشی خۆی بناسێنێ پێیان و ماوەیەکیش لەگەڵیاندا دابنیشێت و گفتوگۆیان لەگەڵدا بکات و خەندە و پێکەنین بخاتە ناویان. با لە بڕیارەکانی خێزانەکەدا ڕاوێژی پێ بکرێت و بکرێتە هاوبەش لەو بڕیارانەدا بۆ ئەوەی گیانی بەرپرسیارەتی تێدا دروست ببێت و بەرگری لەو بڕیارانە بکات کە خۆی بەشدار بووە لە دەرکردنیدا، وەک دانانی بودجەی مانگانەی خێزان یان خانوو کڕین یان کچ بەشودان یان ژن هێنان. جیم دوورکەوتنەوە لە بەمەرجەی سلبی، یانی پێویستە بە هەموو شێوەیەک دوور بکەونەوە لەوەی پێی بڵێن تۆ فاشیلی، تۆ کە لە ڕقی، تۆ نەفامی، بێدەنگ بە زمان درێژ، تۆ هەر دەمەدەمێ ئەزانی لە هیچ تێناگەیت، چونکە ئەم جۆرە دەستەواژە سلبیانە ئەوەندە تیژە ئەوەندەی تریاخیان ئەکات و بەرەو کێشە و گرفتیان ئەبات. دوورکەوتنەوە لەو پرسیارانەی کە ئەبێت بە بەڵێ یان بە نەخێر وەڵام بدرێتەوە یان پرسیاری ناڕۆشنی لێ بکرێت، ئەبێت ڕێگەی بۆ ئاچوخ بکرێت تا لە ناخیەوە وەڵام بداتەوە و چی پێ هەڵی ببژێرێت. زانایانی دەروونناسی ئەڵێن گەورەترین هۆکاری شکست خواردن لە گفتوگۆدا پێک دێت لە دووشت. 1. ئوسلوبی من نامەوێت گوێت بۆ بگرم. 2. ئوسلوبی ئەفسەرێکی پۆلیس یان توێژەرێکی دادگا. ئوسلوبی یەکەم لەلایەن خاوەن گەنجەوە بە چەندین شێوە ممارەسە دەکرێت. بۆ نمونە، لا چۆلامە من ئەوەندە بەتاڵ نیم گوێ بۆ حەکایەتی تۆ بگرم، بڕۆ بۆ لای دایکت، بەسە ئیتر ماندووت کردم. یان جاری وا هەیە بە چەند جوڵە و هەڵس و کەوتێک ئەو کارانە دەکرێت و گەنج ئەوەندەی تر دەهری ئەبێت لە باوک و دایک و ماڵەوە. بۆ نمونە کە ئەو قسە ئەکات تۆ خۆت بە شتێکی ترەوە سەرقاڵەکەیت و سەیری ئەو ناکەیت. لە کاتێکدا ئەکرێ پێی بوترێت من ئێستا سەرقاڵم ڕۆڵە گیان، پاش سەعاتێکی تر جوان گوێت بۆ ئەگرم تا بزانم پێویستە چی بکەین. پێویستە گرنگی بە و بەڵێنانەش بدەی کە بۆیدا ئەنەیت،
نەک خلاف و وعدی لەگەڵدا بکەیت، چونکە ئەوە پردی متمانەی نێوانتان ئەوەندەی تر ڕوخێنێت و بە ناڕاستە و خۆ قەناعەتەکانی ئەو پشتڕاست ئەکاتەوە کە ئێوە گرنگی بە ئەو نادەن و ئەوتان لا هیچە. ها پێویستە هەموو ئەو دەستەواژە و هەڵس و کەوتانەی کە ئەو تووڕە و داخراو ئەکەن وەک نامەوێ گوێم لە قسەت بێت بگۆڕدرێت بە من تۆم خۆش ئەوێت، حەز ئەکەم گوێم لێت بێت و قسەم بۆ بکەی، من هەز بە گرفتەکانی تۆ ئەکەم و لێت تێ ئەگەم، بەڕاستی باش بۆ مەسەلەکان ئەڕۆیت. چارەسەری گرفتی دووەم دوورگرتن و شەرمن بوون. چارەسەرەکانی ئەم گرفتە: 1. تێگەیشتن لە هۆکارەکانی شەرمبوون و دابڕان کە گرنگترینیان بریتیە لە ئەلف ترسان لە گرفت و کێشەکان و دەستەوەستان بوون لە چارەسەرکردنیان و هەستکردن بەبێ کەسی. ب. زۆر نازدان بە منداڵ یان زۆر تووڕەبوون لێی کەوا دەکات پشت بەخۆی نەبەستێت و هەمیشە چاوەڕوانی کەسی تر بکات گرفتەکانی بۆ چارەسەر بکات. جیم. ستایلی ژینگەکەی کە هاوکارە بۆ شەرمن بوون و ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ خەڵک و کۆڕ و کۆمەڵدا. 2. ئاراستەکردنی بەردەوامی گەنج بە شێوەیەکی ناڕاستە و خۆ و دوورکەوتنەوە لێی تاوای لێدێت متمانە بەخۆی ئەکات و ئەگاتە ئەوەی خۆی بڕیار بدات و حیوار بکات. 3. دروستکردنی پردی پەیوەندی و ڕەخساندنی بوار بۆ گفتوگۆ و موناقەشەی جددی لەگەڵیدا و هان بدرێت بۆ قسەکردن و گرفت چارەسەرکردن. 4. متمانە بەخۆبوونی تێدا بچێندرێت و بەردەوام هان بدرێت بۆ ئەوەی بیر و ڕاکانی خۆی نەشارێتەوە و بەڵگەی بۆ ڕاستی و دروستیان بهێنێتەوە، ئامادە بێت بە بەرامبەرەکەی بڵێ نا ئەگەر سەرنجەکانی ئەو بەرامبەرەکەی لا دروست نەبوو. چارەسەری گرفتی سێم تووڕەبوون و هەڵچوون بە حەق و ناحەق. هەنگاوەکانی چارەسەرکردنی ئەم گرفتە: 1. تێگەیشتن لە هۆکارەکانی تووڕەبوون و هەڵچوونەکانی کە دیارترین هۆیان بریتیە لە ئەلیف سیفاتە بۆ ماوەیەکان واتە یان باوک یان دایک کەسێکی تووڕە و هەڵچوون. ب. کەش و هەوای ماڵەوە کە کەش و هەوایەکی تووڕە و هەڵچووە و بەردەوام لەناو ئەو هەڵوو مەرجانەدا ئەژی و بەو شێوەیە قسەی لەگەڵدا دەکرێت. جیم. داوای شتی زۆری لێ دەکرێت و ئەویش لە توانای دانیە پێیان هەستێت، بۆیە هەڵدەچێت و بەو شێوەیە خۆی خاڵی دەکاتەوە و پەردە ئەدات بەسەر کەم و کوڕیەکانیدا. 5. ڕێگەی تێدەچێت کە تەسچی خانوو نەبوونی بوار بۆ یاریکردن، نەبوونی ئامێر بۆ چاڵاکی زەینی یان جەستەیی، نەبوونی شوێنی پشودان، نەبوونی ژووری سەر بەخۆی خۆی، ئەمانە هۆکار بن بۆ تووڕەبوون و هەڵچوونی گەنجان. پێویستە دڵنیایی بدرێت بە گەنج لە ماڵدا و هەست بەو دڵنیاییە بکات بۆ نمونە لە پەرتەوازەبوونی خێزان نەترسێت، لە کەوتن و ڕازبوون نەترسێت، لە قوتابخانەدا لەوە نەترسێت کە چاودێری ئەکرێت لە ماڵەوەیان لە دەرەوە. 3. پێویستە باوەشی سۆزی بۆ بکرێتەوە گەنج تا زیاتر هەست بە سۆز بکات، زیاتر دڵ و مێشک ئەکاتەوە و ئامادەی دەردەبڕێت بۆ گفتوگۆ و قبولکردنی ئامۆژگاریەکانی باوک و دایک بە پێچەوانەشەوە کە هەستی بەو سۆز و میهرەبانیە نەکرد پەنا ئەبات بۆ دەرەوەی ماڵەوە تا باوەشی سۆزی بۆ بکەنەوە، ئیتر هاوڕێیەک بێت یان ڕەگەزی بەرامبەر بێت یان بەند و ڕێکخراوێک بێت. 4. پێویستە وەک چۆن ئازادی بۆ ئەو دەستە بەردەکرێت لەوەش حاڵی بکرێت کە کەسانی تریش بنیادەمن و ئازادیانەوێت. ئەو چۆن داوای مافەکانی ئەکات پێویستە ئامادەش بێت ئەرکەکان بخاتە سەرشانی ئەو چۆن ئەیەوێت ڕێز لە بیرۆکە و پێشنیارەکانی بگیرێت. خەڵکی تریش حەز ئەکەن کە حەز ئەکەن ڕێز لە بیرۆکە و پێشنیارەکانیان بگیرێت. چارەسەری گرفتی چوارەم ئیزعاجی دروستکردن. هەنگاوەکانی چارەسەری ئەم گرفتە بەم شێوەیەی خوارەوە دەبێت. 1. تێگەیشتن لە هۆکارەکانی ئەم هەڵس و کەوتە کە دیارترین هۆکارەکانی بریتین لە ئەلیف خەفەکردن و بەندکردنی لە ماڵەوە و ڕێگەگرتن لەی لە جێبەجێکردنی حەزەکانی و ئەویش ناچار ئەبێت بەو شێوازە دەریان ببڕێت. ب. هەستکردن بە نادات پەروەری لەلایەن باوک و دایکیەوە کە سۆزی زیاتر بە منداڵەکانیان ئەدەن و ئەو پشتگوێ ئەخەن و ئەویش بەو ئیسعاجی دروستکردنە سەرنجیان بەلای خۆیدا ڕادەکێشێتەوە. 5. هەست ئەکات
لەش و جەستەی بەهێز بووە و پێویستە مافەکانی خۆی بە زۆر وەربگرێت و بە هەمووان بسەلمێنێت کە ئەم مناڵە بێهێزەکەی جاران نییە کە خێری پێ بکرێت و شتی پێ بدرێت، خۆی ئەتوانێت بە زۆریش بووە مافەکانی بەدەست بهێنێت. 2. ڕاستکردنەوەی هەندێک چەمک بۆی بە شێوەیەکی لۆژیکی و لە ڕێگەی حیوار و گفتوگۆوە وەک ئەلف ڕۆشنکردنەوەی ئەوەی کە مەرج نییە وەرگرتنی ماف و سربەخۆیی بە زۆر و بەستەمکردن لە بەرامبەر دەست بکەوێت. ب. ڕۆشنکردنەوەی ئەوەی ژیان بریتیە لە ماف و ئەرک، ئەرک بێ ماف بوونی نابێت و مافیش بێ ئەرک بوونی نابێت. جیم. گیانی کارکردن بە گروپی تێدا دروست بکرێت و باسی لایەنە باشەکانی هەرەوەزی و هاریکاری بۆ بکرێت و فەلسەفەی ئەم کارکردنەی بە گروپ بۆ ڕۆشن بکرێتەوە. 3. هان بدرێت کە هۆگری هاوڵی باش و جددی بێت ئەو هاوڵانەی کە حەز بە زیان گەیاندن ناکەن بە خەڵکی، هەروەها خۆی بە دوور بگرێت لە هاوڵی خراپ ئەوانەی کە خەڵکی بۆ خۆیان و بەتەنیا بۆ خۆیان بەکارەهێنن. 4. خەڵات بکرێت لەسەر ئەو دەست پێشخەریانەی کە ئەیان کات، بۆ نمونە کاتێک دیاریەک بۆ خوشک و براکانی ئەهێنێتەوە یان هەڵوێستێکی پاچی خۆی ئەجێڕێتەوە یان کەسێکی تر هەڵوێستێکی باشی ئەجێڕێتەوە. چارەسەری گرفتی 5. دڵبریندار بوون. هەنگاوەکانی چارەسەری ئەم گرفتە بەم شێوەیەی خوارەوە دەبێت. 1. تێگەیشتن لەم دڵبریندار بوون و خەفەت خواردنەی و دۆزینەوەی هۆکارەکانی کە تەنیا بەم لێ تێگەیشتنەی ئەتوانێ هاوکاری بکەی و لەو دەریای خەفەت و خەمانەت دەری بهێنی. دیارترین هۆبریتیە لە ئەلیف ترسان لە مردن دوای لە دەستدانی خۆشەویستێکی. بە ئاڕێکی بۆ دێتەوە لەلایەن خۆشەویستەکەیەوە. جیم. ئەو دوو هۆکارەی سەرەوە بێ ئومێدی و عەبەسەتێکی بۆ دروست ئەکەن لە ژیاندا و لە ناخەوە بریندار و لەرزۆکی ئەکەن. 2. پێویستە لەی بچیتە پێشەوە و هاوکاری پێشکەش بکەیت، بەڵام ئەبێ زۆر بە ئارام بیت و پلە پلە ئەو هاوکاریانەتی بۆ عرض بکەی، نابێ فشاری بۆ ببەی تا باسی هەست و نەستی خۆی بکات. ئەبێ ئەوەی بۆ دەربخەی کە تۆ ڕەهنی ئیشارەتی ئەوی هەر کات ئەو بیەوێ باسی خۆی و گرفت دیان پرۆژەکانی خۆیت بۆ بکە. 3. ئەبێ ڕێزی زۆری بۆ دەرببڕی، کاتێکی تایبەتی بدەرێ کە بەیەکەوە بن، چونکە گەنج با چەند هەوڵی ئەوە بدات کە بێم نەتانە لە هەموو کەس، بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە بەبێ هۆکاری کەسانی تر ناتوانێت ڕوبەڕووی کێشە و گرفتەکانی ژیان ببێتەوە. بۆیە ئەگەر تۆی دایک و باوک هاوکاری نەبن، ئەوە ناچار هاوڕێک ئەدۆزێتەوە و ئەیکاتە جێگەی ڕاز و نیازی خۆی. دووریش نییە ئەو هاوڕێیە تووشی دیان دەردەسەری بکات، چونکە ئەو هاوڕێیە ئەگەر خراپیش نەبێت خۆوەک و خۆی کەسێکی سادە و بێ ئەزمونە لە ژیاندا. 4. گەنج ناتوانێت دەست پێشخەری بکات و داوای کاتی خۆتت لێ بکات تا قسەت بۆ بکات، لەوانەیە قەناعەتی وا بێت تۆ ناتوانی لێی تێبگەی. بۆیە پێویستە تۆ دەست پێشخەری بکەیت و کاتی خۆی بدەیتێ، ئەبێت چاوەڕوانی ئەو نەکەیت پەنات بۆ بهێنێ، هەوڵ بدە بیبەیتە دەرەوە و لە شوێنێکدا قاوەیەک یان شیرینیەکیش بخۆن و بۆی بسەلمێنی کە لە زۆر شتدا تۆش هەروەک ئەو بیر ئەکەیتەوە و تۆش هەمان حەز و ئارەزووی ئەوت هەیە. لە کاتی گەنجەتیدا تۆش دەیان بیرۆکە و گرفت و کێشەت هاتۆتە ڕێگە و لە ئەنجامدا بەڕاگۆڕینەوە و سوود وەرگرتن لە ئەزمموی کەسانی تر زاڵ بوویت بەسەریاندا و قۆناغەکەت بە باجێکی زۆر کەم بڕیوە. چارەسەری گرفتی 6. چارەسەری خوێنهێنیەکان. هەنگاوەکانی چارەسەری ئەم گرفتە بەم شێوەی خوارەوە دەبێت. 1. تێگەیشتن لە هۆکارەکانی ئەم خوێنهێنیە ترسناکە و مامەڵەکردن لەگەڵ خاوەنەکەیدا بە شێوەیەکی سروشتی. 2. بەمانا و لە ڕێگەی چیرۆک و باسی زانستیەوە زیانەکانی ئەم جۆرە خراپەی بۆ ڕۆشن بکەیتەوە لەوانە. ئەلف ئەگەر شەرعیش وەک ناچاریەک ڕێگە بە ئەم کارە بدات لە هەڵوو مەرجێکی تایبەت و بۆ کەسانێکی تایبەت و بۆ کاتێکی تایبەت، بەڵام لە ڕووی زانست و ئەزمموی خەڵکی بە ئەزممونەوە ئەم ئاوی خۆهێنانەوە لە داهاتوودا دەبێتە هۆی لاوازی و ساردی سێکسی لەو کەسەدا. بە ئەبێتە هۆی لاوازکردنی جەستە و مێشک و دڵ وەک هەندێک لە زانایانی پێشین وتویانە، مەنی خواردنی عەقڵ و مۆخی ئێسکەکان و بناغەی دەمارەکانی لەشە. توێژینەوەیەکی زانستی پزیشکیش
دەری خستووە کە یەکجار فڕێدانی مەنی هاوتایە لەگەڵ ڕاکردنێکی بەردەوامدا بە درێژایی چەند کیلۆمەترێک. جیم پەردبوونی زیهن و بیرکردنەوە واتە شرودی زیهنی. دەرکەوتووە ئەم خوەنهێنیە ئەبێتە هۆی لاوازکردنی تەرکیزی زیهنی و پلە پلە هێزی لەبەرکردنی لاواز دەکات و ناتوانێت وەک پێویست شت لەبەر بکات. نەک ئەمە بەڵکو وا ئەکات کەمە ئەوانیشی لەبیر ئەچێتەوە کە پێشتر لەبەری کردوون. دال بەردەوام بوون لەسەر ئەم خوا وا دەکات کە گەنج پاش ژنهێنانیش هەردەستی لێ هەڵنەگرێت و جیرۆدەی ببێت پێیوە ئەمە بۆ کوڕیش و بۆ کچیش هەروایە. هەندێک جار ئەم خوەنهێنیە سەر ئەکێشێت بۆ نێربازی لیواتە لە کوڕاندا و بۆ مێبازی سیحاق لە کچاندا، ئەوە شتیا چوونێکی هێواش و دابڕانێکی پلە پلەیە لە دین و لە ژین. سێ باشترین چارەسەر ئەوەیە کوڕیان کچ کە بینی جیرۆ دەبووە بەم دەردەوە پەنابەرێتە بەرخوای پەروەردگار و لەی بپارڕێتەوە و ڕووی دڵی بکاتەوە، ئەو داوا بکات لەم بەڵایە ڕزگاری بکات و دەرگای ڕەحمەتی لێ بکاتەوە. بۆ نمونە بڵێ اللهم إني أسألك الهدى والتقى والعفاف والغنى. پەروەردگاری خۆشەویست داوای هیدایەت و تەقوا و پاکیزەیی و دەوڵەمەندیت لێ دەکەم. اللهم حبب إلي الإيمان وزينه في قلبي وكره إلي الكفر والفسوق والعصيان وجعلني من الراشدين. پەروەردگاری خۆشەویست ئیمانم لەبەر چاو خۆشەویست بکە و لە دڵم دابیر ڕازێنەوە و سپڵەی و بێجوێیی و گوناهکردنم لا ناشیرن و قێزەوەن بکە و بمکە بەیەکێک لە کەسە پێگەیشتوەکان. اللهم اكفني بحلالك عن حرامك وفضلك عمن سواك. پەروەردگاری خۆشەویست بە حەڵاڵی خۆت بێمنەتم بکە لە حەرام و بە نیعمەتی زۆری خۆشت بێمنەتم بکە لە جگە لە خۆت. اللهم إني أسألك العفو والعافية في دنياي وديني. پەروەردگار داوات لێ ئەکەم پاکم ڕابگرە و ساغ و تەندروستم بکە لە ڕووی دینەوە و لە ڕووی دنیاوە. چوار هەوڵ بدات ئیلتیزامی دینی خۆی بەهێز بکات، زۆر بکات لە خۆی کە نوێژەکانی بە جەماعەت بکات، بە تایبەتی نوێژی بەیانیان. 5 هەوڵ بدات زوو ژن بهێنێت ئەگەر کوڕە، زوو شوو بکات ئەگەر کچە. ئەتوانن بە ڕێگایەک یان زیاتر قەناعەت بە دایک و باوچیان بکەن بۆ وەها کارێک. فەرمودەیەکی زۆریش لەو بارەوە هەیە وەک یا معشەڕە شەبابی من استطاع منكم الباءة فليتزوج. ئەی گەنجەکان هەر کامتان تواناتان هەیە بازەواج بکات یان ئەفەرمێت سێ کەس خوا بە مافی خۆیانی ئەزانێت کە پشتیوانیان لێ بکات، ئەو مجاهیدەی لە پێناوی خوادا تێ ئەکۆشێت، ئەو کۆیلەی لە پێناو ئازادیدا قەواڵە لەگەڵ سەردارەکەیدا ئەنووسێت و مەبەستێتی پارەکە بدات، ئەو کەسەی کە ژن ئەهێنێت و مەبەستێتی خۆی پاگڕا بگرێت. 6 لەو شوێن و کەسانە دوور بکەوێتەوە کە سەرقاڵی ئەو جۆرە خەیاڵاتانەی دەکەن وەک شوێنی تێکەڵکردنی کوڕ و کچ، ناو بازار، کافتریا و شوێنە گشتیەکان. 7 لە کاتی خەوتندا لە هەندێ حاڵەت دوور بکەوێتەوە کە ئەیوروژێنێت وەک ئەلف خەوتن بە تەنیا یان دوور لە چاوی خەڵکەوە، بە خەوتن لەسەر سک و بەدەمدا، جیم خەوتن بە ڕووتی یان نیوە ڕووتی. و هەندێ شت هەیە باشە ئەگەر بیکات لە کاتی خەوتندا وەک ئەلیف وێرد خوێندن و زیکرکردنی خوا، بە زوو خەوتن و زوو هەستان لە خەو. 8 لەو خواردنانە خۆی بە دوور بگرێت کە توانای سێکسی ئەوروژێنن وەک زۆر خواردنی گۆشت یان خواردنە پاقلەیەکان یان هەنجوین، خواردنی شتی توونی بە زۆری وەک بەهارات و ئالەت و هەندێ سەوزەی وەک کەرەوز. بۆ کەمکردنەوەی فشاری جنسیش پەنا بۆ ڕۆژوو گرتن ببات وەک حەدیسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ با ڕۆژوو بگرێت چونکە ڕۆژوو دای ئەمرچێنێتەوە. چارەسەری گرفتی حەوتەم عاشق بوون. لەوانەیە گەنج ئەمە بە گرفت نەزانێت، نەک هەر ئەوە بەڵکو لەوانەیە ئەمە بە پڕۆژە بزانێت و بە نەقسانیەکی گەورەیدا بنێت ئەگەر لەم قۆناغەدا پەیوەندی عاتفی دروست نەکات و دڵ نەدات بە کەسێک و پەیوەندی پێوە نەبەستێت. بەڵام لە ڕاستیدا ئەم عاشق بوونە گرفت و نەخۆشیەکە و گەنج ئەگەر دڵسۆز و خەمخۆری لەگەڵدا نەبێت لەم قۆناغەدا ئەم گرفتە دەیان گرفتی گەورە و بچووکی تری بۆ دروست ئەکات وەک سەرکردنە گوناح، کات بە فیڕۆدان،
پشتگوێ خستنی خوێندن، پارە سەرفکردن، ترسناچی دروستکردن لەسەر ژیانی خۆی و بەرامبەرەکەی، پەنابردنە بەر فرت و فێڵ و درۆکردن، دروستکردنی دوژمنی وەهمی، حساب نەکردن بۆ دایک و باوک و کەلتور و دین. ئەمانە هەموو لەلایەن و لەلایەکی تریشەوە سبەی ڕۆژ کە ئەو کەسە نەبوو بە نسیبی و بوو بە نسیبی یەکێشی تر لە ناخەوە ئەوەندە بریندار ئەبێت دوور نییە کە بیر و خێنێت و ژیانی لەبەرچاو ڕەش ببێت و پەنا بۆ خۆکوشتن و خۆشێتکردن و دەیان گرفتی تر ببات. ڕێگاکانی چارەسەرکردنی ئەم گرفتە زانایان بە دوو شێوە چارەسەر بۆ ئەم گرفتە دائەنێن. یەکەمیان جێبەجێکردنی چەند کارێک تا ئەم گرفتە هەر لە بناغەوە ڕوونەدات. دووەمیان جێبەجێکردنی چەند کارێک بۆ لەناوبردننی گرفتەکە کاتێک ڕوئەدات. بۆ یەکەمیان ئەڵێن چاوگرتنەوە لە سیرکردنی نامەحرەم بە دوورد ئەگرێت لەم نەخۆشیە، چونکە نەزەرکردن تیرێکە لە تیرە ژەهراویەکانی شەیتان و ئەیگرێتە دڵی خەڵکی. ڕاستیان وتووە هەر کەس لەو بۆ سیرکردنەکانی شل بکات بەردەوام داخ هەڵدەکێشێت. چاوداخستن لە ئاست نامەحرەمدا سوودی زۆری هەیە، وەک ئیبن قەییمی جەوزی لە کتێبی دا وەدەوائدا باسی ئەکا. یەکەم وەفاداریەکە بۆ خوای پەروەردیگار بەوەی بەجوێی ئەو دەیکەیت کە ئەفەرمێت قل للمؤمنین یغضوا من ئەبصارهم ويحفظوا فروجهم. نور ئاەتی 30. بڵێ بە ئیماندارە پیاوەکان با چاویان لە ئاست نامەحرەمدا دابخەن و شەرمگەیان بپارێزن. تەنیا ئەم گوێ ڕایاڵی وەفاداریەش سوود بە عەبد ئەگەیەنێت لە دونیادا و لە ئاخیرەتیشدا. دوو ئەبێتە قەلغانێک لە بەردەم ئەو تیرانەی شەیتاندا کە دوور نییە دانەیەکیان لەناو ببات. سێ هۆگری بەخواوە بۆ دروست دەکات، چونکە نەزەرکردن زیان بەم پەیوەندیە ئەگەینێت لەگەڵ پەروەردیگارت داهەتە و زیهنت پەرت ئەکات و سەرقاڵت ئەکات بەجگە لە خواوە. چوار دڵ بەهێز دەکات و متمانە بەخۆی تێدا زۆر دەکات. 5 نور و ڕووناچی ئەدات بەدڵ وەک چۆن نەزەرکردن تاریکایی ئەدات بەدڵ. 6 فیراست و ناخبینین لە مرۆڤدا دروست ئەکات، واتە هێزێکت بۆ دروست ئەبێت کە ڕاستی شتەکان بناسیت، هێڵی نێوان خێر و شەڕ و حەق و ناحەق و سوود و زیان و ڕاستگۆیی و درۆزنی ببینی، بزانی ئەمە ڕاستە، ئەوە هەڵەیە، ئەمە پیاو باشە، ئەوە ساختە چییە، ئەمە دڵسۆزە، ئەوە ڕیابازە. وەک خوای گەورە دەفەرمێت ئین تەتەقوا الله یەجعل لەکم فورقانا وەیەکفر عنکم سەیئاتیکم. ئەنفال ئاەتی 29. ئەگەر لە خوا بترسن خۆتان لە گوناه بپارێزن، خوا پێوەرێکتان ئەداتێ بۆ ناساندنی چواردەورتان و لە گوناهەکانیشتان ئەبورێت. 7 دڵ و ئیرادە بەهێز ئەکات و توانای خۆگرتنی لە بەردەم هەڕەشەکاندا زیاتر ئەبێت. لە ئەسەرێکدا هاتووە ئەڵێ ئەو کەسەی کە دژ بە هەوەست پەرستی خۆی بجوڵێتەوە شەیتان لە سێبەرەکەشی ئەترسێت. 8 دەرگا لە شەیتاندا ئەخات و ناتوانێ بێتە ناو ژیانتەوە، چونکە چاو دەرگای دڵە و دڵش دینەمۆی جەستەیە و جەستەش سیارەی ڕۆحە. ئەگەر شەیتان لە چاوەوە چوویە دڵەوە ئەوە وێنەی نامەحرامەکەی لە دڵدا بۆ جوان ئەکات و ئەی کاتە بتێک تا بە دەوریدا بەردەوام تەواف بکات و ئەو کاتە ئاگری هەوەسپەرستی هەڵ ئەگیرسێنێ و چیلکە و داری گوناهیش بەردەوام ئاگرەکە خۆش ئەکات کە ئەگەر بەهۆی ئەو وێنە و بتەوە نەبوایە ئەو گوناهانەی توش نەئەبوو ئەی نابینی دڵی کەسی عاشق بەردەوام ئەسووتێ. نۆ دڵ خاڵی ئەکاتەوە لە کارکردن بۆ بەرژەوەندیەکانی و بەردەوام بە دوای ئەو خەیاڵاتانەدا ئەڕوات کە سۆزی نەک عەقلی بۆی دیار ئەکات. دا چاو و دڵ پردێک پێکەوە بەستراونەتەوە، ئەگەر چاو بۆ شتی باش و شتی شەرعی بڕوانێت ئەوە ئەو شتە داغڵ بەدڵ ئەبێت و ئەگەر بۆ شتی خراپیش ئەوە ئەو خراپانە بۆ دڵ ئەنێرێ. جا ئەگەر بەردەوام بوو لە نەزەرکردن ئەوە دڵی ئەبێ بە زبڵدان و شوێنی مێش و مەگەز و جێگەی خوداناسی و خوداویستی تێدا نابێتەوە و بە پێچەوانەشەوە پێچەوانە ئەبێتەوە. دووەم چارەسەر بۆ ئەم گرفتە کاتێک ڕوئەدات ئەوەیە کە دڵ سەرقاڵی ئەو شتانە بکەی کە ڕێگە لەو عەشقە مەجازیە ئەگرێت کە ئەویش بریتیە لە دووشت.
یان عشقێکی ڕاستەقینە یان ترسێکی ڕاستەقینە، واتەیان ئەبێت سەرقاڵی عشقێکی ڕاستەقینە بێت کە بەنەمانی ئەم عیشقە زیانێکی گەورەی پێبگات، یان ترسێکی ڕاستەقینە کە لە زیانێک بترسێت کە بەڕوونی گرفتێکی وا ڕوو بدات لێی کە زۆر گەورەتر بێت لە دەستکەوتی ئەو خۆشەویستیە مەجازیەی کە هەیەی. ڕاوەی ئەو پەڕەگرافەی سەرەوە ئەوەیە کە دەروون و دڵ ناتوانێت دەست لە عشقێک هەڵبگرێت کە هەیەی بۆ شتێک نەبێت، لە ئەو خۆشەویستتر بێت یان ترسێکی بۆ دروست ببێت کە ڕوودانی ئەو بە زیانێکی زۆرتر بزانێت لە دەستچوونی ئەو عشقا. ئەمەش پێویستی بەوە هەیە کە مرۆڤ زۆر عەقڵانە بیر بکاتەوە و شتەکان جوان هەڵبسەنجێنێ و پلە بۆ زیان و قازانجەکان دابنێ و پاشان ئیرادەیەکی بەهێزیشی هەبێت بۆ بڕیاردان و کاریش بکات بەو بڕیارانەی کە ئەیدات. یانی ئەگەر بۆ نمونە عشقێکی بڕوانامە و خوێندن یان عشقێکی خواودین یان عشقێکی میلەت و نیشتیمان کەوتە سەری، ئەوە ئەم عشقە تازەیە کەمکەمە پاڵ بەو عشقا عاتیفەی ترەوە ئەنێت و ڕزگاری ئەبێت لەی بەپێی یاسای ئەرخەمێدس کە ئەڵێ هەموو تەنێکی بارستەدار کە ئەی خەیتە ناو شلەیەک بە ئەندازەی خۆی لە شلەکە فڕێ ئەداتە دەرەوە. هەندێک چارەسەری تر بۆ گرفتی عاشق بوون لاپەڕا چر و چوار. یەک، خوێندنەوەیەکی زانستیانە بۆ ئەم گرفتە بکات، واتە خوێندنەوەی ئەو دەقا دینیانەی کە باز لەم گرفتە دەکەن تا هۆشیاریەکی ورد و زیاتر بۆ دروست بکە. دوو، خوێندنەوەیەکی سایکۆلۆژیانەش بۆ ئەم گرفتە بەڵام لەگەڵ کەسێکی دڵسۆزدا تا ورد لە گرفتەکە حاڵی ببێ و لەو ڕۆشەوە. سێ، دروستکردنی قەناعەت بۆ خۆت کە ژن و ژنخوازی نسیب و قسمەتە و ناکرێ پەلەپەلی تێدا بکەی، ئەبێت زلەو بۆ پەتی عاتیفە شل نەکەیت و بیبەیت بە دوای عشقێکەوە کە نازانی ئەو کەسە بۆ تۆ ئەبێت یان بۆ کەسێکی تر ئەبێت، چونکە ئەو کاتە جگە لە حەسرەت و خەفەت خواردن هیچ چارەیەکی تری لە دەستدا نامێنێت و کەسی عەقڵیش ئەوەیە کە کارێک دەست نەداتێ کە بۆ داهاتووی ببێتە ژان و ئازار و برینداری. چوار، خۆ سەرقاڵکردن بە کارێکی بەرهەمهێنەوە وەک نووسین و کاسبی کردن و خوێندنی زیاتر و خوێندنەوەی زیاتر. 5. ڕاوێژکردن لەگەڵ دایک و باوک یان خزمی عەقڵ و دڵسۆز یان هاوڕێی باش بۆ چارەسەری وەها گرفتێ. 6. شرۆڤەکردنی حاڵی ئەو ئافرەتانەی کە قبوڵی هاوڕێیەتی ئەکەن لەگەڵ کوڕاندا و سڵ ناکەنەوە لە دین، لە کەلتور، لە نەرید بەم شێوەیەی خوارەوە. بۆ نمونە ئەو ئافرەتەی کە تۆ بکاتە هاوڕێ سروشتیە کە یەکێکی تر و ئەوێکی تریش بکاتە هاوڕێی خۆی و بەوەش دەرفەت و چانسی زەواجی بۆ زیاتر لە یەکێک ئەکاتەوە، تۆ نازانی لەگەڵ تۆدا درۆ ئەکات یان لەگەڵ ئەوانی تردا، لەگەڵ تۆدا بەڕاستیەتی یان لەگەڵ یەکێکی تر لەوانەدا. ئایا هاوڕێتی لەگەڵ ئەوانی تردا تا چ سنوورێک بردووە و تۆ ئاگاد لێنە؟ ئایا هاوڕێتی بێمتمانە سەری لە چیەوە دەرئەچێت؟ ئایا ئافرەتێک دەرگا بکاتەوە بۆ ئەوەی پێش زەواج ممارەسەی خۆشەویستی بکات کە زەواجی کرد گرنتی چییە واز لە خۆشەویستەکانی تری بهێنێت دوای زەواجکردن؟ ئایا ئەگەر ئەمیش وازی هێنا ئایا ئەوانی تر وازی لێدێنن؟ باش ڕۆڤەکردنێکی بەم شێوەیە ئەگەری ئەوە هەیە زڵەوی عاتیفە بگرێتەوە و عەقڵی بکەوێتەوە جوڵە و بەو هۆیشەوە بەو بڕیارەدا بچێتەوە. بەشی دووەم گەنجان و ئەرک و مافەکانیان دوو بڕگەیە. بڕگەی یەک گەنج لە ڕوانگەی دیندا، بڕگەی دوو ماف و ئەرکەکانی گەنج لە ڕوانگەی دینەوە. لاپەڕا 46. بڕگەی یەک گەنج لە ڕوانگەی دیندا. سەرچاوەکانی ئیسلام کە بریتین لە قورئان و حەدیث و بیرۆکەکانی پێشەوایانی دین لە خەلیفەکان و ئەسحابە و سەرمەزهەبەکان و بیریار و زانایانی ئیسلام باس و خواست و بیرۆکەی زۆریان دەربارەی گەنج لەخۆ گرتووە و جێگەی خۆیەتی کە سەرێک بچێشینە ئەو گوڵزارە و چەند گوڵێک بکەینە گوڵدانێکی لێ بدەین بە گەنجان تا هەندێ بۆنی بکەن. گەنجان لە قورئاندا لە قورئاندا گەنج و گەنجەتی لە چەندین ئاەتدا باس کراوە کە ئێمە تەنیا 3 ئاەت باس ئەکەین و هەر کەسێکی ویستی زیاتر لە چەمچی گەنجەتی شارەزا ببێت لە بەکارهێنانەکانی قورئاندا با بۆ ئەو ئاەتانە بگەڕێت کە باسی فەتەن، فەتی، فتیە، ئەشەد، قووە ئەکات و پاشان ئیبن کەثیر و شەنقیتی و قورتوبی بخوێنێتەوە. ئاەتی یەک خوای گەورە دەربارەی هاوڵانی ئەشکەوت ئەفەرمێ أم حسبت أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا إذ أوى الفتية إلى الكهف. كهف آيتي دا
تۆ حیساب دەکەی کە هاوڵانی ئەشکەوت و ڕەقیم یەکێکن لە نیشانە سەرسوڕهێنەرەکانی ئێمە کە لە پڕێکدا کۆمەڵە گەنجێک ڕویان نا لە ئەشکەوت تا بە ئازادی خواناسی خواپەرستی بکەن. هەروەها ئەفەرموێم ئینەهم فیدیەتون ئامەنوا بڕەبیهم وەزیدناهم هودا. کەهف ئاەتی 13. ئەوانە کۆمەڵێک گەنج بوون کە بڕوان بە پەروەردیگاریان هێنابوو، ئێمەش هیدایەت و شارەزاییەکی زیاترمان پێبەخشین. لەم ئاەتەدا خوای گەورە زۆر بە گرنگیەوە باسی گەنجان و ڕۆڵی گەنجان ئەکات کە کۆمەڵێکی کەم لە گەنجان لە سەردەمێک لە سەردەمەکاندا ئەو بەهرانەی کە هەیان بوو ڕێکیان خست و خستیانە خزمەت بڕوابوونیان بەخوا و کەوتنەکە نەکردن لە قەڵای ستەمکار و سوکردنی لەناو خەڵکدا. ئەوە بوو لە پاشاندا ئەو دەسەڵاتەشیان هێنا بە چۆکدا و لەرزۆچیان کرد و ڕماندیان و بوونە پێشەنگ بۆ دوای خۆیان، بوونە مێژوو نەک هەر ئەوە بەڵکو بوونە وانەیەک و ناونیشانێک بۆ بەڵگە و نیشانە سەرسوڕهێنەرەکانی خوا لە مێژوودا. قالوا سمعنا فتى يذكروهم يقال له إبراهيم. ئەنبیا ئاەتی 6. قەومی ئیبراهیم بە نەمرودی پادشایان ود ئێمە گوێمان لە گەنجێک بوو کە باسی ئەم خواوەندانەی ئێمەی دەکرد. پێیان ئەود ئیبراهیم ئەمە ئەو راپۆرتە هەواڵگریە بوو کە سیخوڕانی سەردەمی نەمرود دەیان بەو ستەمکارە دەربارەی حەزرەتی ئیبراهیم. لەم ئاەتەدا خوای گەورە زۆر بە گرنگیەوە باسی قۆناغی گەنجەتی ئیبراهیم ئەکات کە بە فەتەن ناوی ئەبات کە بەو گەنجیەتەی بەگشت زۆرداراندا ڕۆیشتۆتەوە و ئەو هێز و توانایانەی کە هەی بووە بەکاری هێناوە بۆ لە بن و بێخاهینانی ستەمکاری و شکاندنی بتەکان کە لە خۆڕایی پیرۆزیان کردبوون لای جەماوەر و چواندبوونیان بە خواوەندی ئاسمانەکان و زەمین. عەبدوڵای کوڕی عەباس ئەفەرمێ ما بعث الله نبيا إلا وهو شاب ولا أوتى عالم علما إلا وهو شاب. پاشان ئەم ئاەتەی خوێندەوە سمعنا فتى يذكروهم يقال له إبراهيم. ئەنبیا ئاەتی 6. واتە هیچ کەسێک نەبۆتە پێغەمبەر بە گەنجی نەبوو بێت، هیچ زانایەکیش زانستی پێنەدراوە بە گەنجیەتی نەبوو بێت. تەبەڕانی و جگە لەویش ڕیوایەتیان کردووە. ئاەتی 3 خوای گەورە دەفەرمێ الله الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف قوة ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة. روم ئاەتی 54. ئەو خودایە ئەوەیە کە لە لاوازیەک ئێوەی دروست کردووە و پاش لاوازیش هێزی پێداون و دوای هێزیش دیسان لاوازیتان پێدەدات. ئاەتەکە باسی قۆناغەکانی دروستبوونی مرۆڤ دەکات کە بەگشتی ئەیان کاتە 3 قۆناغ. یەکەم قۆناغی لاوازی مناڵی، 2 قۆناغی هێزی گەنجەتی، 3 قۆناغی لاوازی پیری کەواتە گەنجان پردی نێوان لاوازی مناڵی و لاوازی پیرین. لە ئاەتەکەدا بە گرنگیەکی زۆرەوە باسی قۆناغی گەنجەتی کراوە. ناونراوە قۆناغی بەهێزی واتە گەنج لە لاوازی مناڵی ڕزگار ئەبێت و هەموو کابینەکانی کەینونەتی بەهێز دەبن، جەستەی عەقڵی فکری دەرونی غەریزەکانی. چەند خۆشبەختە ئەو گەنجەی کە ئەم هێزانە هەمووی بەکار بهێنێ بۆ خێر، بۆ خزمەت، بۆ دین، بۆ تێکۆشان و وەرگرتنەوەی مافە زەوت کراوەکان. چەندەش بەدبەختە ئەو گەنجەی ئەو هەموو هێزەی بۆی پەیدا دەبێت لە قۆناغی گەنجەتیدا بەکاری بهێنێ بۆ گوناهکردن، بۆ زیانگەیاندن، بۆ بێدینی، بۆ زەوتکردنی مافەکانی بەرامبەر. ئیبراهیم و هاوڵانی ئەشکەوت گەنجەتیان بەکارهێنا بۆ خێر، بۆ خزمەت، بۆ شۆڕش، بۆ لە بن و بێخدەر دەرهێنانی ستەم و ستەمکاری. گەنجان لە فەرمودەدا لاپەڕە 52. لە فەرمودەدا دەیان حەدیث لەسەر گەنجان و قۆناغی گەنجەتی هاتوون، بەڵام ئێمە تەنیا 3 حەدیث باز ئەکەین و هەر کەسێکیش ویستی با بۆ خۆی کتێبی بۆ نمونە ڕەسوڵ الله مع الشەباب بخوێنێتەوە لە تۆڕی ئەنتەرنێتدا. فەرمودە 1 پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت 7 کۆمەڵ هەیە خوای گەورە ئەیان خاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە لە دوار ڕۆژدا. یەکێکیان ئەو گەنجەیە لە ناو گوێڕایاڵی پەروەردیگاریدا پێدەگات. هەر لەم مانایەدایە کە پێشەوە بەزار و ئەبوو یەعلا لە ئەبوو هوڕەیرەوە ئەجێڕنەوەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر لەبەر ئەو گەنجانە نەبوایە کە ملکەت و گوێڕاڵی خوان لەبەر بێزمان و پیاوی پشتکۆم و مناڵی شیرە خۆرە نەبوایە خوای گەورە لەسەر تاوانەکانتان سزای ئەڕەش بەسەرتاندا. هەر لەم مانایەدایە کە دەفەرمێ
إن ربك لا يعجب للشاب لا سبوة له پەروەردیگاری تۆ زۆر ڕازیە لەو گەنجەی کە بەردەوامە لە دینداریدا و لا نادات. لەو فەرمودانەدا دیارە کە گەنج چەندە بە ئەرزشە و لە تەرازووی خواوەندا چەندە قورسە و چەندە بەسوودە بۆ ئەمنی کۆمەلگاکان و چەندە ئاسایشی کۆمەلگاکان پەیوەندە بە دینداری و ئیلتیزامی ئەو توێژەرەوە. لەو فەرمودانەوە ئەبینی کە خوای پەروەردیگار لەبەر گەنجانی دیندار سزا ناڕێژێت بەسەر خەڵچێکدا لە بەرامبەر ئەو هەموو گوناه و تاوانەی کە ئەیانکەن. فەرمودەی دوو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ گەنجان لە هەموو لایەکی زەویەوە ڕووتان تێدەکەن بۆ ئەوەی شارەزا ببن لە دینی خوددا. ئەو گەنجانەتان بینی ئەوە داواکارم وەسیەتی خێریان بکەن. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم فەرمودەیەدا پێشبینی ئەوە ئەکات سەردەمێک دێت کە گەنجان ڕوو ئەکەنە ئاینی ئیسلام تا تێدا شارەزا ببن. جاوا دیارە ئەو سەردەمە سەردەمی گەنجان ئەبێت و ئەوە خەریکە سەرەتاکانیشی دەرئەکەوێت. بۆ نمونە گەنجانی تونس کە بەڕاپەڕینی خۆیان توانیان دیکتاتۆرێکی وەک بن عەلی ڕاو بنێن. گەنجانی میسر توانیان فشار بخەنە سەر حوسنی موبارەک و بە چۆچیدا بهێنن. کە لێ کۆلەرەوە سیاسیەکان ڕای دەگەێنن ئەم شۆڕشانە شۆڕشی گەنجانن، شۆڕشی جیلی فەیسبوک و یوتیوب و توێتەرن. فەرمودەکەی ئەرچێکی گەورەش ئەخاتە سەرشانی زانایان بە تایبەتی و مسلمانان بەگشتی لەو سەردەمەدا. سەردەمی گەنجان ئەوەیە کە پێویستە باوەش بۆ ئەو گەنجانە بکرێتەوە و وەسیەتی خێریان بۆ بکرێت و ئەزمونەکانی ژیانیان بۆ بگوازرێتەوە و فێری زانستەکانی دینیان بکرێن تا هەڵس و کەوتیان ڕاست ببێتەوە و دوور بکەونەوە لەلادان. فەرمودەی سێم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموێ 5 قۆناغ هەیە پێش ئەوەی 5 قۆناغی تری بەدوادا بێت بە هەلی بزانە. قۆناغی یەکەم گەنجیەتیت پێش پیربوونت، قۆناغی دووەم لەش ساغیت پێش نەخۆشکەوتنت، قۆناغی سێەم بێکاریت پێش سەرقاڵیت، قۆناغی چوارەم زەنگینیت پێش هەژاریت، قۆناغی پێنجەم ژیانت پێش مردن. لەم فەرمودەیەدا ڕوونە کە قۆناغی گەنجەتی چەندە بایەخدارە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئابە و شێوەیە سەرنجی گەنجان ڕادەچێشێ و لە یەکەمین دێردا باسییان ئەکات و ئەفەرمێ گەنجەتی ترۆپچی گەشەکردنی جەستە و عەقڵ و دەرونی مرۆڤە. هەموو تواناکانی مرۆڤ لە قۆناغی گەنجەتیدا دەردەکەون. جا ئەگەر گەنج ئەو چالاکی و توانانەی بە هەلگرت و بەکاری هێنان بۆ خێر و شتی باش، ئەوە هەم خۆی و هەم کەسوکاری و هەم کۆمەلگاکەشی بەختەوەر ئەکات، هەم خراپەش بار دەکات و بازاڕی خەڵکی خراپ دەشتێت. گەنجان لە دیدی پێشەوایانی دیندا ئەبوبەکر بە زەیدی کوڕی حارسی فەرموو ئەی زەید تۆ گەنجێکی بەتوانا و جێگەی متمانەشی، وەرە کارێکی گەورە هەیە ئەنجامی بدە. قورئان کۆبکەرەوە. ئەوە بوو کۆکردنەوە و نووسینی قورئان ئاخرین پەیامی خواوەند بۆ مرۆڤ لەلایەن گەنجێکەوە ئەنجامدرا کە تا هەتایە جێگەی شانازیە بۆ بەرەی گەنج کە کارێکی گەورەی ئەوهایان ئەنجام داوە. وەک ئیمامی بوخاری ئەفەرمێت زەیدی کوڕی سابت ئەفەرموێ ئەبوبەکر دوای کوشتارەکەی خەڵکی یەمامە ناردی بە شوێنمدا کە ڕۆیشتم عومەری کوڕی خەتابیش لای ئەو بوو. ئەبوبەکر خوا لێی ڕازی بێت فەرمووی عومەر هاتە لام و پێیوتم شەڕ و کوشتار لە ڕۆژی یەمامەدا زۆرێک لە قورئان خوێنەکانی تیا بردووە و منیش زۆر لەوە ئەترسم کوشتن لەمە و دوا و لە شەڕەکانی تردا هەروە بکات لە قورئان خوێنەکان و زۆرێک لە قورئانمان لەدەست بچێت. بۆیە ڕام وایە کە فەرمان بدەی قورئان کۆ بکرێتەوە. لە یەکێک لە مصحەفدا منیش بە عومەرم وت چۆن شتێک ئەکەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەی کردووە. عومەر ئەیود ئەو کارە سوێند بەخوا خێرێکی گەورەیە و عومەر بەردەوام هات و چۆی ئەکردم بۆ ئەو کارە تا خوای گەورەش سنگی منیشی گوشاد کرد بۆ کارەکە و هەمان ئەو ڕایەم بۆ دروست بوو کە بۆ عومەر دروست بوو. زەید ئەفەرموێ ئەبوبەکر فەرمووی تۆ پیاوێکی گەنج و ژیری، ئێمەش هیچ تۆمەتێکمان لەسرت نییە. لە خزمەت پێغەمبەریشدا تۆ هەر وەحید بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنووسیەوە کەواتە دەست بکە بەگەڕان بە شوێن هەموو قورئاندا و کۆی بکەرەوە. سوێند بەخوا ئەگەر ئەرچی گواستنەوەی شاخێک لە شاخەکانیان بسپاردایە پێم لەوە گرانتر نەئەبوو کە ئەرچی کۆکردنەوەی قورئانیان پێسپاردم. وتم باشە چۆن شتێک ئەکەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەی کردووە. ئەبوبەکر فەرمووی وەڵڵاهی ئەمە خێرێکی گەورەیە. ئەبوبەکر بەردەوام باسەکەی لەگەڵمدا ئەکردەوە تا خوای گەورە سنگی منیشی گوشاد کرد
بۆ ئەو کارە وەک چۆن سنگی ئەبوو بەکر و عومەری بۆ گوشاد کرد ڕزای خۆیان لێبێت. دوای ئەوە ئیتر دەستم دایە قورئان کۆکردنەوە لە هەموو ئەو شتانەدا کە تێیدا نووسرا بوویەوە، وەک پەلی پانی دار خورما و تەنکە بەرد و سنگ و دڵی پیاوان، تا ئەوەی کۆتایی سوورەتی تەوبەم لای ئەبی خوزەیمەی ئەنساری دەستکەوت کە لای کەسی تر دەستم نەکەوت، کە ئەفەرمێ لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم فإن تولوا فقل حسبي الله لا إله إلا الله هو عليه توكلت وهو رب العرش العظيم. آياتي 128 بۆ 129. ئیتر دوای ئەوە هەموو ئەو سوحوفانە پارچە قورئانانە لای ئەبوو بەکر هەڵگیران تا کۆچی دوایی کرد و پاشان لای عومەر و تا لە ژیانیدا بوو، پاش ئەویش خرایە لای حەفسەی کچی عومەر ڕزای خوای لێبێ. لەم ڕیوایەتەوە هەندێک شتی ورد هەیە جێگەی خۆیەتی ئاماژەیان پێ بدەین. یەک، بڕیاری کۆکردنەوەی قورئان لە ئەنجامی ئەوەوە هات کە قورئان خوێن و حافزەکانی قورئان بە زۆری بەشداری شەڕەکانیان ئەکردو، لە ڕیزی یەکەمی شەڕەکاندا بوون، مەترسی ئەوە دروست بوو بانەمانی ئەوان هەندێک لە قورئان لەناو بچێ. ئەوە ژوانەیەکە بۆ زانایان و ڕۆشنبیرە موسڵمانەکان کە بەرزکردنەوەی ئاڵای ئەم دینە کاری هەموو لایەکە و نابێ ئەوان خۆیانی لێ بدزنەوە. دوو، کۆکردنەوەی قورئان با کارێکە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەشی کردووە، بەڵام مادامێک بەرژەوەندیەکی گەورەی تێدایە بۆیە ئەو سەحابە گەورانە پێی هەستان. ئەوە بوو دوایش هەموو موسڵمانان بەشداریان کرد لەو کارە خێردارە و تا دنیای خەڵک وەک سەروەریەک باسی دەکەن بۆ عومەر، وەک پێشنیار و بۆ ئەبوو بەکر، وەک بڕیاردەر و بۆ زەید، وەک هەڵسوڕێنەر بۆ سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، وەک خەڵکێکی بەشدار لەو کارە گەورەیەدا. سێ، ئەو ڕیوایەتە ئەوە دەردەخات کە ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرەیەکی ناوازە و هەستیار بوون، لەلایەکەوە زۆر بە ترسەوە بڕیار لە کۆکردنەوەی قورئان ئەدەن، لەلایەک شەوخەمی فەوتانی قورئانیان هەیە کە سەرچاوەی وەرگرتنی بیر و ڕاو ڕەوشت و هەموو پرەنسیپەکانی ژیانە، لەلایەکی تریشەوە ئەو کارە ئەوەندە گەورەیە لایەن گواستنەوەی چێوێک ئاسانترە لەو کارە، کەچی ناوی خوای لێدێن و بڕیاری لەسەر ئەدەن و دەست ئەکەنە جێبەجێکردنی. چوار، لە ڕیوایەتەکەوە کەش و هەوای خۆشەویستی و برایەتی و موسڵمانیەتی بە ئاشکرا دەردەکەوێت کە کەس ڕای خۆی ناسەپێنێ بەسەر کەسدا، بەڵکو لە ڕێگەی حیوار و گفتوگۆوە بڕیار لە مەسەلە چارە نووسازەکە ئەدەن کە ڕاشیان دێتە سەر کارەکە هەموو بە دڵ و بەجیان کاری بۆ دەکەن، وەک ئەوەی هەر لە سەرەتاوە هەموو ڕایان لەسەر کارەکە بوو بێت. پێنج، لەو ڕیوایەتەوە دەردەکەوێت هەڵبژاردننی زەید بۆ ئەو کارە لەبەر زۆر هۆی گرنگ بووە. لەوانە ئەلیف، پیاوێکی گەنج و بەتاقەت بووە و لە تروپچی وزە و ورەدا بووە، چونکە ئەو کاتە تەمەنی 21 ساڵان بووە. بە، کەسێکی شاو بووە بۆ ئەو کارە چونکە خاوەنی عەقڵێکی چاک بووە و توانای لەبەرکردن و بەدواداچوونی زۆر بووە، تەنانەت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەچێتە مەدینە داوای لێ ئەکات خۆی فێری زمانی یەهودی بکات، واتە زمانی عیبری. زەید لە 15 ڕۆژدا فێری زمانەکە ئەبێت. زەید خۆی ئەفەرموێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە مەدینە، بردمیان بۆ خزمەتی، زۆر سەری لێم سوڕما، عرزیان کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەمە یەکێکە لە کوڕانی بەنی نەجار، نزیکەی 19 سوورەتی لە قورئانی پیرۆز لەبەر کردووە تا ئێستا. پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرنجی ڕاکێشا و فەرمووی زەید خۆت فێری نووسینی جوولەکە بکە بۆم، چونکە سوێند بەخوا جوولەکە بەدەست پاک نازانم بۆ نامەکانم. زەید ئەڵێ 15 شەو تێپەڕی زۆر بە چاچی فێری نووسینی زمانەکەیان بووم، هەر نامەیەکی ئەوان بەهاتایە ئەم خوێندەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەر نامەیەکیشی بوو بوایە بۆ ئەوان ئەوە بۆم دەنووسی. جیم، پیاوێک بوو جێگەی متمانە بووە و کەس قسەی لەسەر نەبووە و پەسەندیدەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بووە، بۆ کاری لەو شێوەیەش هەر ئەو جۆرە پیاوانە ئەبێت تەرخان بکرێ بۆ دڵنیایی زیاتری خەڵک. دال، خاوەن ئەزمونێکیش بووە لەو مەیدانەدا و یەکێک بووە لە نووسەرەکانی وەحی، نەک هەر ئەوە بەڵکو زەید بە کاتیب الوەحی یان کاتیب الرەسوول صلی الله علیه وسلم ئەناسرا لەناو سەحابە و لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم. ها،
لە سەرووی ئەمانەشەوە زەید لەلایەکەوە هەموو قورئانی لەبەر بوو، لەلایەکشەوە موسحەفێکی خۆی هەبوو کە زانایان ئەڵێن بۆ کۆتا جار پیشانی پێغەمبەر صلی الله علیه وسلمی داوە لەو ساڵەدا کە کۆچی دوایی کردووە. عەلی ئەفەرمێ بیرروڕای گەنجم پێ باشترە لە قارەمانیەتی پیاوی ئازا. شافعی ئەفەرمێ زانست وەرگرتن لە گەنجەتیدا ڕیشەدار ئەبێت. عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی عاس ئەچێتە شارێک و سەیر ئەکات، گەنجان دووریان گرتووە، پیرەکان سەریان کردووە بەیەکدا و باسی زانست و زانیاری و حیکمەت دەکەن. ئەفەرمێ ئەی ئەو گەنجانە بۆ نزیک ناکەونەوە لە خۆتان، ئەڵێن ئەوانە جارێ مناڵن. ئەویش ئەفەرمێ كذلك كنتم من قبل فمن الله عليكم، ئێوەش پێشتر وەک ئەوان بوون، خوا منەتی کرد بەسەرتاندا، من لە پێغەمبەرم بیستووە کە ئەیفەرموو صلی الله عليه وسلم خوای گەورە بەردەوام نەمام ئەنێژێت بۆ ئەم دینە نزیکیان بکەنەوە لە خۆتان، ئێمەش مناڵی ناو سەحابە بووین، ئەوە تا ئێستا ڕیشسپی ناو ئێوەین. عەباسی مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە بەیعەی عەقەبەدا سەیری ئەو پیاوانەی کرد کە لە عەقەبەوە هاتبوون بۆ ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببن بۆ لای خۆیان بۆ مەدینە. عەباس وتی ئەمانە خەڵکێکن من ئەیان ناسم، ئەمانە هەموو گەنجن، کەواتە بەرەی یەکەمی دین کە شانیاندایە ژێر ئەرچی ناساندن و سەلماندن و چەسپاندنی دین بەرەیەکی گەنج بوون. عومەری کوڕی خەتاب ئەفەرمێ ئەی قوبەیسەی کوڕی جابر، ئەتبینم گەنجێکی تازە پێگەیشتووی سنگ فراوانی زمان پاراوی قوبەیسە، گەنجڕێ دەکەویت نۆ ڕەوشتی باشی هەیە و ڕەوشتێکی خراپی هەیە، ئەو ڕەوشتە خراپەی ڕەوشتە باشەکانیشی هەموو دەئەرزێنێ، دەخیل جلە و شڵمەکە بۆ هەڵە و گوناه. ڕەواه البەیهەقی. حەسەنی بەسری ئەفەرمێت گەنجەکانتان پێش بخەن و بیان هێنن بۆ لامان، چونکە دڵیان خاڵی و پاکە، ئەوەی ئەیبیستن باش لەبەری ئەکەن، هەر کەسێک خوا بیەوێت کامڵی بکات لە گەنجێتیەوە بە کامڵی ئەیهێنێت. مالیکی کوڕی دینار ئەڵێت خێر هەر لە گەنجدایە. ئەبوو سەعیدی خودری کە گەنجانی ئەبینی ڕووی تێ ئەکردن و ئەیفەرموو مەرحەبا لەو کەسانەی کە پێغەمبەر وەسیەتی بۆ کردوین، بەرامبەریان باش بین، پێغەمبەر وەسیەتی بۆ کردوین کە مەجلیسەکانتان بۆ فراوان بکەین و جێتان بکەینەوە و فێری حەدیثتان بکەین، چونکە ئێوە بەرەی دووەم و خەلیفەی ئێمەن و هاوڵی فەرمودەکانی پێغەمبەریشن دوای ئێمە. هەر ئەم ئەبوو سەعیدە ڕووی ئەکردە گەنجان و پێی ئەفەرمون ئەی برازە خۆشەویستەکەم، ئەگەر گومانت لە شتێک بۆ دروست بوو پرسیارم لێ بکە تا ئەگەیتە یەقین. حەفسەی کچی سیرین ڕەحمەتی خوای لێبێت ئەڵێت تا ئەتوانن لە کاتی گەنجەتیدا هەوڵ بدەن، چونکە ئەوەی من بینیومە تەنیا گەنج ئیشی لێ دێت. مخەلەد ئەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم وەسیەتی وابوو لەگەڵ گەنجاندا باش بین. ئیمامی نەوەوی ئەفەرمێ قۆناغەکانی ژیانی مرۆڤ حەوت قۆناغە، یەکەمیان کۆرپەیی طفل کە لە 1 بۆ 7 ساڵ دەخایەنێت، 2 مناڵی سەبی کە لە 7 بۆ 10 ساڵ دەخایەنێت، 3 هەرزەکاری کە لە 10 بۆ 15 ساڵ دەخایەنێت، گەنجەتی کە لە 15 بۆ 30 ساڵ دەخایەنێت، کەهلی کە لە 30 بۆ 40 ساڵ دەخایەنێت، پیری کە لە 40 بۆ 6 ساڵ دەخایەنێت، حەوتەم پەککەوتن لە 6 ساڵەوە دەست پێ دەکا. دکتۆر یوسف قەڕەضاوی ئەفەرمێ هەموو میلەتان قەرزاری شۆڕشی گەنجانن. بڕگەی دووەم ئەرک و مافی گەنج لە ڕوانگەی دینەوە. لاپەڕە 68. وەک ئاماژەمان پێدا گەنجەتی لە ڕوانگەی دیندا بریتیە لە قۆناغی هێز کە ئەکەوێتە نێوان دوو قۆناغی لاوازیەوە، لاوازی مناڵی و لاوازی پیری. بۆیە ئیسلام ئەرکێکی زۆر ئەخاتە سەرشانی گەنجان، چونکە کەرستە و ئامرازی زۆریشی پێداون بۆ ئەنجامدانی ئەو کارانە، وەک هێزی جەستەیی، هێزی بیرکردنەوە، هێزی داهێنان، ماندوو نەبوون لە ئیش، لە خوێندنەوە، لە نووسین. دیارە ئەرچیش بە ئەندازەی ئەو ئامراز و کەرستانەیە کە پێت ئەدرێت. تۆ کە ئەبینی پرۆژەیەک بڕی دەفتەرێک دۆلاری بۆ دائەندرێت تا ئەنجام بدرێت و پرۆژەیەکیش 100 دەفتەری بۆ دائەندرێت بۆ جێبەجێکردن، ژیریت پێت دەڵێت کە حتمەن پرۆژەی دووەم پرۆژەیەکی استراتیژی و گەورەترە بە بەراورد لەگەڵ پرۆژەی یەکەمدا. خوای گەورەش ئەو توانە وزەی بە گەنجی داوە زۆر زیاتر لەوەی بە مناڵیان بە پیرێکی داوە. بۆیە لۆژیک ئەوە درگ ئەکات کە دیارە ئەرک و کاری گەنجەکە گەورەتر و قورسترە لە ئەرک و کاری مناڵ و یاخود پیر. بە کورتی گەنج ئەم ئەرکانەی لەسرە لە ڕوانگەی ئیسلامدا.
قۆڵکردنەوەی ئینتیمای دینی و ڕێخستنی ئەو غەریزەیە، خۆشارەزاکردن لە دیندا و دروستکردنی ئینتیما بۆ خەڵکی، کاراکردنی پرۆسەی زەواج، پێشکەوتن لە کایەکانی خوێندندا، ئینتیما بۆ میلەت و نیشتیمان و بەرگریکردن لەیان. ئەم 5 ئەرکە ئەتوانێت 5 وشە دەرببڕین. ئینتیما و شارەزایی، خوێندن و زەواجکردن، پێشخستنی میلەت و نیشتیمان خزمەتکردن 5 ئەرچی سەرەکیە و بەکەڵکن بۆ پاش مردن. ئەرچی یەکەم قوڵکردنەوەی ئینتیمای دینی. گەنج و مرۆڤەکان بەگشتی ئەگەر شیتەڵیان بکەین بریتین لە 3 دەستگای سەرەکی. یەکەم دەستگای غەریزەکان، 2 دەستگای عەقڵ، 3 دەستگای هەستەکان یان شوێنەوارەکانی هەستان ڕەوشت. غەریزەکان وەک غەریزەی جنسی، غەریزەی خواردن و خواردنەوە، غەریزەی بەرگری لە خود، غەریزەی دینداری واتە تەدەیون، غەریزەی مڵک پێکەوەنان، خۆشەویستی ڕق، عەقڵ یان هێزی بیرکردنەوە و شلۆڤەکردن و هەڵسەنگاندن و بەراوردکاری و بڕیاردان. هەستەکانی ژیان شوێنەواری هەستەکان کە بریتین لە ڕەوشت وەک ڕاستگۆیی، بێغەڵ و غەشی، دەستپاچی، ئازایەتی. لەبەر ئەوەی تەدەیون بەپەی بۆ چوونی زۆرێک لە زانایان غەریزە و ناخی مرۆڤ داوای ممارەسەکردنی ئەکات، بۆیە پێویستە ڕێگەی ڕاستەقینەی بۆ بدۆزینەوە تا لا نەدات و نەبێتە بەڵا بەسەر خاوەنەکەیەوە. زانایان ئەڵێن غەریزەکانی مرۆڤ ئەگەر ڕێگەی دروستیان بۆ دانەنرێت تا ممارەسە بکرێن، بەو ڕێگایانە ئەوە خاوەن ئەو غەریزانە هەوڵ ئەدەن کە بە ڕێگەی نادروستەکان ممارەسە بکەن. بۆ نمونە غەریزەی جنس ئەگەر گەنج خۆی یان سەرپەرشتیارانی گەنج، دایک و باوک یان مامۆستا و هاوڕێ یان حکوومەت و دەسەڵات لە خەمی ئەوەدا نەبن کە گەنجان بە ڕێگەی دروست ممارەسەی جنسی بکەن، ئەوە گەنج لەبەر ئەوە ناتوانێت تا سەر لە بەردەم فشاری جنسیدا خۆی ڕابگرێ. پەنا بۆ ڕێگەی نادروست و ناشەرعی ئەبات، وەک ئیستیمنا، خۆڕەحەتکردن، ممارەسەکردنی جنس لەگەڵ ئاژەڵدا، زیناکردن و چەندینی تر. نمونەیەکی تر غەریزەی مڵکداری ئەگەر سەرپەرشتیارانی گەنج لە خەمی ئەوەدا نەبن بڕێگەی دروست گەنجان فێری پەیداکردنی ماڵ و سامان بکەن، ئەوان ناچاریان ئەکەن بۆ تێرکردنی ئەو غەریزەیان پەنا بۆ ڕێگەی نامەشروعەکان بەرن، وەک ئیختیلاس، گەندەڵی، دزی و چەتەیی، فرت و فێڵ، قومار و کلااوبازی، چونکە تا سەر ناتوانێت ئەو غەریزەیە کە بکات و بە گیرفانی خاڵیەوە بسوڕێتەوە و داهاتوشی وەک مۆتەکە بەسەر سینجیەوە هەڕەشەی لێ بکات. نمونەیەکی تر غەریزەی دینداری و تێرکردنی ڕۆح. سەرپەرشتیاران و خاوەنانی گەنج ئەگەر هەرزوو خەمی گەنجان نەخۆن و دەستیان نەگرن بۆ پیادەکردنی بەرنامەیەکی دروست بۆ پێڕەوکردن لە دینی ڕاستەقینە، ئەوە گەنجان ناچاری ئەوە دەکەن بۆ تێرکردنی ڕۆحیان پەنا بەرنا بەردەیان ڕێگەی لار و خوار، وەک قاوەگرتنەوە، فاڵچێتی، مەشقی ڕۆحی، بتپەرستی، بەختگرتنەوە و دەست خوێندنەوە و ڕۆیشتن بە دوای سەرابی بورجەکان و خەونەکاندا. بۆ پڕکردنەوەی ئەم لایەنانە خۆیان سەرقاڵ ئەکەن بە ئامادەکردنی گیانەکان و جادوگەری و خوێندنەوەی داهاتوو. بەڵام ئەگەر ڕێگا کرایەوە بۆ گەنجان تا ممارەسەی دروستی غەریزەکانیان بکەن، ئەوە لەلایەک ئاسوودە دەبن و لەلایەکی تریشەوە ئەبنە سەرچاوەی خێر و خۆشی بۆ خۆیان و خانەوادە و کۆمەڵگەکانیان. تێبینیەکی تریش هەیە، ئەویش ئەوەیە وەک چۆن لادان لە ممارەسەکردنی غەریزەدا بە ڕێگا دروستەکان بەڵا دروست ئەکات، هەروەها موبالەغە و ڕۆچوونیش لە بەکارهێنانی ئەو غەریزانەدا هەر بەڵا دروست ئەکات. جنس پەرستی یان پارەپەرستی، تەنانەت دین پەرستی کاری ناشیا و ناتەندروستن. پێویستە مرۆڤیان لێ ڕزگار بکرێت و بخرێنەوە سەر ڕێگەی ڕاست و دروستەکە. سەرنجێکی تریش هەیە، ئەویش ئەوەیە کە دین و مەبەستیشمان دینی ئیسلامە، باشترین ڕێنوینی پێیە بۆ ڕاستکردنەوەی لادانەکان. ئەو لادانانە لە غەریزەی جۆرا و جۆرەکاندا بێت، یان لە لادانی ڕەوشدا بێت، یاخود لە لادانە فیکری و عەقڵیەکاندا بێت. لەبەر ئەمانە یەکەم ئەرچی گەنج ئەوەیە دەرگا بۆ دین بکاتەوە و فەرمووی لێ بکات تا بێتە ناو ژیانی و چرای بۆ هەڵبکات و پێڕەوی لە ڕێ ڕوونەکانی بکات. متمانەی وا بێت کە تا لە ژێر ڕۆشنایی دیندا بێت، دەستەملانەی خێر و خۆشیە و دوورە لە زیان و لادان، هاوڕێ لەگەڵ دڵ ئارامی و ڕەوشت بەرزیدا. بە پێچەوانەشەوە هەر کاتێ لەو چرایە دوورکەوتەوە ئەگەر تیاچوونی ڕۆحی و دەرونی و عەقڵی و تەنانەت جەستەییشی هەیە، ئەم ئەرکە بە وەڵامی ئەم پرسیارە ئەنجام ئەدرێت کە ئەڵێت
ماذا يعني انتماء الإسلام؟ واتە ئینتیمای من بۆ ئیسلام مانای چییە؟ وەڵامەکەی ئەوەیە مادام من ئینتیمام کردووە بۆ ئیسلام ئەبێ یەکەم عەقیدەیەکی موسڵمانانە و دروستم هەبێت، دوو لە عیبادەتدا چالاک بم، سێ لە هەڵسوکەوتدا بەڕەوشت بم، چوار بەسەر دەرونی خۆمدا زاڵ ببم، پێنج بۆ ئیسلام بژیم و کاری بۆ بکەم. بیرمەندی گەورەی لوبنانی فەتحی یەکین کتێبێکی هەیە بەو ناونیشانەی سەرەوە و زۆر بە وردی وەڵامی ئەو پرسیارە و چەند پرسیارێکی تری پەیوەندی بە ئینتیمای دینی وەڵام داوەتەوە. ئەرکی دووەم خۆشارەزاکردن لە دیندا، لاپەڕا 74. هەر ئەوەندە بەس نییە کە ممارەسەی دینداری خۆت بکەیت بە شێوەیەکی دروست و دوور لە کەم تەرخەمی و ڕۆچوون، چونکە ئەوە پلەی یەکەمی داوە و ئەرکە ئیسلامیەکانی سەرشانتە. ئەرچی دوای ئەوە ئەوەیە کە خۆت شارەزا بکەیت لە دیندا، لە قورئاندا، لە حەدیثدا، لە فقهدا، لە عەقیدەدا، لە مێژووی ئیسلامیدا، لە فقهی بانگەوازدا، چونکە خێری تۆ لەوەدایە کە دەست بە خێر بیت بۆ خەڵکی خەمیان بخۆی، چاکەیان بۆ جوان و شیرن بکەی، خراپەیان بۆ قێزەوەن و ناشیرن بکەی. ئەوە تا خوای گەورە ئەفەرموێ: كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. آل عمران آية 110. ئێوە بەخێرترین ئومەتێکن کە پەروەردە کراون بۆ خێری خەڵکی لەبەر ئەوەی هەمووتان فەرمان بە چاکە ئەکەن و بەرگری ئەکەن لە خراپە و بڕوا بەخوا و ئەو شتانە ئەکەن کە خوا ئایان فەرموێت. خوای گەورە ئەفەرمێ: ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر. آل عمران آياتی 104. با لە ئێوە ئومەتێک پێک بهێنرێت هەموو خەڵکی بانگ بکەن بۆ چاکە و خێر و فەرمان بکەن بە چاکە و بەرگری بکەن لە خراپە. یەکەم هەنگاو لەم ڕێڕەوەدا بریتیا لە خۆشارەزاکردن لە قورئاندا، پاشان لە فەرموودە و پاشان لە عەقیدە و پاش ئەوەش لە فقهدا. زانایانە فەرموون مرۆڤ بە 5 ڕێگە ئەتوانێت خۆی شارەزا بکات لە دیندا. یەکەمیان ببێتە قوتابی لای مامۆستایەک و چۆکدا بدات لە خزمەتیدا و گرەی هەموو کەشکۆڵەکانی لە لای ئەودا بکاتەوە و وازی لێ نەهێنێ و پەیمانی بداتێ هەتا شارەزانە بێت دانەبڕێت لەو دەرسانە. دووەمیان سەر بکاتە خوێندنەوەی بەردەوام و کام ڕێگەیە دروست و کاریگەرە لە خوێندنەوەدا بیگرێتە بەر و پەیڕەوی لێ بکات. زانان هەریەکیان ئیجتیهادێکی تایبەتیان هەیە لەم مەیدانەدا. سێمیان لەگەڵ هاوڕێکانیدا بەیەکەوە موزاکەرە بکەن، هەریەکیان دەرز بە ئەوانی تریان بڵێتەوە لەو زانستەی هێزی بەسەریدا ئەشکێت و گوێ بۆ ئەوانی تریش بگرێت لەو زانستانەی کە یەکێک لە ئەوان هێزی بەسەریدا ئەشکێت. چوارەمیان گوێگرتن بۆ سیدی و شریت و محازەراتی زانایان لە ڕووی بەرنامەکەیەوە کە هاوکاری بێت بۆ زیاتر تێگەیشتن لەی. پێنجەمیان پرۆڤەکردن لەو شتانەدا کە ئایان زانێت و وتنەوەی بە خەڵکی و دروستکردنی ئینتیمای دینی بۆیان، یان نووسینەوەی ئەو بیرۆکانە یان وەرجێڕانیان بۆ زمانی کوردی. ئەم چوار ڕێگایی کۆتایی هەندێک ترسناچیان تێدا هەیە و لە هەموویاندا ئەبێت گەڕانەوەت هەبێت بۆ مامۆستایەکی شارەزا کە دوو توخمی سەرەکی لەو مامۆستایەدا هەبێت: یەکەم دینداری، دووەم هۆشیاری. مەبەست بە یەکەمیان ئەوەیە ئەو کەسە کەسێکی بەتەقوا و ساڵح بێت و دینی خۆش بوێت و بۆ دین تێبکۆشێت. مەبەست بە دووەمیشیان ئەوەیە ئەو کەسە شارەزا بێت لە خەڵکو و لە کۆمەلگە و ئاگاداری واقع بێت و دانەبڕابێت لەی. بە توخمی یەکەمیان بەدوور ئەبێ لە لادان لە بناغەی دینەکەدا، بە توخمی دووەمیان بەدوور ئەبێ لە هەڵە و ممارەسەکردنی دینەکە لەگەڵ واقعدا. زانایان هەر یەکێکیان لە ڕووی ئەزموونی خۆیانەوە پێشنیاری بەرنامەیەکیان کردووە کە گەنج پێیڕەوی لێ بکات بۆ ئەوەی زانیاریەکی زۆر بە کاتێکی کەم وەربگرێت. ئێمەش لە گوڵزاری ئەوانەوە پێشنیاری ئەم بەرنامەیە دەکەین بۆ شارەزابوون لە قورئان ئەم هەنگاوانە هەڵبگرێ. ئەلیف هەموو ڕۆژێک بڕێک لە قورئان بخوێنێتەوە تا ڕۆحی تێر بکات لەلایەک و لەلایەکیش دەرگای زانیاری تازە بکاتەوە لە خۆی، چونکە لە ڕاستیدا قورئان وەک چۆن کتێبێکی موبارەکە و ڕۆح تێر دەکات، هەرواش سەرچاوەیەکی دەوڵەمەندی ڕۆشنبیری و معریفیە. بە هەموو ڕۆژێک لە یەکێک لە تەفسیرە کوردیەکاندا تەفسیری ئەو ئاەتانە بخوێنێتەوە و خاڵە گرنگەکانی لە دەفتەرێکدا بنووسێتەوە بیان پارێزێت. جیم هەفتەی جارێک یەکێک لە کتێبەکانی حەدیث بخوێنێتەوە وەک سەحیحی بوخاری، سەحیحی موسلیم، ڕیاض و ساڵحین بە کوردی لە نووسینی مامۆستا نووری فارس. ئەلیف خوێندنی فقهی ئاسان
لای مامۆستایەک یان خوێندنەوەی بەردەوامی فقه سونە بە کوردی تا زانیاری لەسەر فقه زیاد بکات. لە عەقیدەشدا کتێبێکی بیر و باوەڕی موسڵمان لە قورئان و سونەتدا لە نووسینی تاریق هەمەوەندی بخوێنێتەوە، بۆ نمونەیان لای کەسی شارەزا بخوێنێت، پاش ئەمانە گەنج ئیتر قەیدی نییە هەرچی ئەخوێنێتەوە، چونکە سەرەتا ئەبێ هەندێ پێوەر فێر ببێت کە بیان کاتە تەرازوو بۆ کێشانی هەموو بیر و بیردۆزەیەک، هەموو کار و کردەوەیەک، تا بزانیت چێ بە شوێن حەقەوەیە و چێش حەقی لێون بووە و سەرگەردانە. عمر ئەفەرمێ عەریف الحەق تعریف الئەهلی، سەرەتا حەق بناسە، دوایی ئەوە خۆت بە خود ئەهلی حەقیش ئەناسی. گەنج کە ئەو پێوەرانە فێر بوو پێویستە بەردەوام بخوێنێتەوە و بۆ ساتێکیش لە خوێندنەوە دانەبڕێ، چونکە خوێندن و خوێندنەوە خۆراکی مێشک و دڵە. ئەرچی چوارەم پێشکەوتن لە کایەکانی خوێندندا. گەنج داوا لێکراوە کە لە خوێندن ماندوو نەبێت، بە نەخوێندەواری عەوامبوونەوە قایل نەبێت، بەڵکو بۆ پلە بەرزەکانی خوێندن خۆی ساز بکات و پاش تەواوکردنی زانکۆش هەوڵی خوێندنی باڵا، ماستەر و دکتۆراژ بدات و خۆی بگەینێتە سنتەرەکانی بڕیار لە وڵاتەدا، چونکە پێویستە لە سنتەرەکانی بڕیاردا خەڵکی خوێندەوار و بە ئاگا هەبن تا لەلایەک زامنی زانستی بڕیارەکان بکەن و لەلایەکیش زامنی ئومێد و ئاواتەکانی گەنجان بکەن. گەنجان هەندێک جار کەمتەر خەمی و خەمساردی ئەنوێنن لە خوێندندا لەبەر هۆی زۆر سادە و بێبایەخ. بۆ نمونە ئەڵێت خوێندن لەم وڵاتەدا داهاتووی دیار نییە، دەوڵەمەندێک سەدان خوێندەوار و خاوەن بڕوان ئامەد بۆ هەڵدەسوڕێنێ، ماڵەوە پێویستیان بە هاوکاری هەنووکەی من هەیە و منیش یا عمر تا خوێندن تەواو دەکەم. ئەم پاساوانە هیچیان شایانی ئەوە نین گەنج دەست بە خوێندنەوە بنێ و شان بداتە ژێر کاسبی کردن. چەند گەنج هەیە کە کار و کاسبیش ئەکات و خوێندنیش ئەکات و نایڵێت نەکڵاوی خۆی و نەکڵاوی خێزانەکەشی لار بێت. من بنووسی ئەم نامیلکەیە بیرمە لە قوتابخانەی سەرەتاییەوە، تاقێک ئەم خوێند و تاقێکیش کارم دەکرد و ئەوەشی پەیدام دەکرد دەمکردە دەستی ماڵەوە. لەم کارەشم بەردەوام بووم تا چوومە زانکۆ. کاتێک لەبەر نەچوونە سەربازی و سوپای بەرگری کە حزبی بەعس کردبوویە شتێکی ئیجباری، فەسڵ کرام لە ساڵی 1986دا هاتمەوە بۆ شارەکەم و دوکانێکم دانا و بە شوێن دەرفەتێکدا ئەگەڕام کە خوێندنەکەم تەواو بکەم. ئەوە بوو قەدەری خوا ئەو دەرفەتەم بۆ نەڕەخسا تا ساڵی 2003. کەوتنی ڕژێمی بەعس پاش ئەو ساڵە چوومەوە و لە بەغدا کۆلێژی ئیمام ئەعزەمم تەواو کرد. پاشان بەرنامەی خوێندنی زیاتریشم دانا، هەرچەندە ئەوە گرەی پێنجەمی تەمەنیشم کردوتەوە و بەرەو کردنەوەی گرەی شەشەم ئەڕۆم و هەر لە فرسەتێک ئەگەڕێم کە خوێندن تەواو بکەم، چونکە بڕوام وایە کە خوێندن جگەلەوەی چێژی تایبەتی خۆی هەیە، ڕێز و حورمەتی تایبەتی خۆشی هەیە و خوای گەورەش ڕاست ئەفەرمێت لە قورئاندا قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. زمر آياتينو هروها دفرميد يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. مجادلة آياتي يازدا پێغەمبەری ئیسلامیش ئەفەرمێت صلی الله عليه وسلم هەر کەسێک بێتە ئەم مزگەوتەی من و هیچ نەیهێنێت ئەوە نەبێت کە بۆ فێربوونی خێرێک بێت یان بۆ ئەوە بێت خەڵکی فێری خێرێک بکات، ئەوە وەک کەسێکی مجاهید وایە لە پێناوی خوادا. هەر کەسێکیش بۆ یەکێ لەو شتانە نێت ئەوە وەک ئەو کەسە وایە کە هەر بۆ شتومەچی خەڵکی بڕوانێت. هەروەها ئەفەرمێت خوا و فریشتەکان و ماسی دەریاکانیش سەڵاوات ئەدەن لەسەر ئەوەی خەڵکی فێری خێر دەکات. فریشتەکان باڵیان ڕائەخەن تا خوێندکار بەسەریدا بڕوات وەک قەدرزانیەک بۆ ئەو کارەی ئەیکەن. دەیکە خوا و فریشتەکان و ماسی دەریاکانی سەڵاوات بدەن لەسەر ئەوەی خەڵکی فێری خێر دەکات و فریشتەکان باڵیان ڕابخەن تا خوێندکار بەسەریدا بڕوات وەک قەدرزانێک بۆ ئەو کارەی ئەیکەن. وڵات و میلەت چاوەڕوانی خوێندن و زانستینەوەکانی بن، کەواتە بۆچی هەرچی تەمەنی سەرفی ئەو کارە نەکرێت؟ چیتر هەیە لە خوێندن بە ئەرزشتر بێت لە لای خوا و لە لای فریشتە و لە لای مەلایکەت و خەڵک؟ حیفە گەنج کە لە لووتکەی هێزی عەقڵی و جەستەییدا تاو نەداتە خۆی و پلەی بەرزەکانی خوێندنی بەدەست نەهێنێت. حیفە گەنج لە بەرجڵە و شلکردن بۆ عاتیفەیەکی کاتی واز لە خوێندن بهێنێت و لە پاشاندا هەموو ژیانی بە پەشیمانی و سەرکزی بەسەر بەرێت. ئەرکی پێنجەم ئینتیما بۆ میلەت و نیشتیمان لاپەڕەنۆهەت. گەنجان هەندێک جار ئەوەی نرخی لایەن نامێنێت
ئەوەیە کە باز لە ئینتیما بۆ میلەت یان نیشتیمان بکەن. بۆیە سادەیە لەلایەن بە هەر شێوەیەک بووە سامانێک پێکەوە بنێن و بەرەو هەندەران هەڵبێن. هەڵاتنی گەنجان بۆ هەندەران بەڵگەیە لەسەر ئەوەی کە گیانی ئینتیما بۆ نیشتیمان ئەوەندە بەهێز نییە کە ئامادەی قوربانی دان بن لە ڕێگەدا. ئەوەندە ئومێدیان بە داهاتوو نیشتیمان و میلەت نییە کە بە دیاریانەوە دابنیشن و خزمەتی بکەن. ڕێی تێدەچێت کە هەڵاتنی گەنج هۆکاری زۆر ببێت و یەکێک لەوانە لاوازی ئینتیمایان بێت بۆ گەل و نیشتیمان. بەڵێ ئەمە ڕاستە و نکۆڵی لێ ناکرێت، بەڵام ئەگەر ئەو ئینتیمایان بەهێز بێت ئەوە ئامادە ئەبن لە پێناویدا باج و قوربانی بدەن. کەس نییە ئەرزشی پێویستی خۆی دەست بکەوێت ئەگەر نیشتیمانی نەبێت و ئاوارە بێت لە وڵاتی تردا و غەریبە و بەربار بێت بەسەریانەوە. خوای گەورە ئەفەرمێت وەجەعەلناکم شوعوبا وەقەبائیل لیتەعارەفوا. حجورات ئایەتی 13. ئێمە بڕیارمان داوە ئێوە لە شێوەی گەلان و خێڵی جیاجیادا بن تا یەکتر ناسین و چاکردن بەرامبەر بە یەکتر بکەن، کەواتە ئەوە بڕیاری خوایە کە من کورد و تۆ عەرەب و ئەو فارس و ئەوەی تر تورک و بەو شێوەیە ڕوبەڕووی ژیان ببینەوە. نە من ئەتوانم تۆی عەرەب و نە ئەویش ئەتوانێت کابرای تورک و نەکەس ئەتوانێ میلەتێکی تر بسڕێتەوە زمان و کەلتور و نیشتیمانی کوێر بکاتەوە و کزی بکات. تا دنیایە ئەبێت خەڵکی بەو شێوەیە بژین کە خوا بڕیاری داوە. کەس ناتوانێت لە بەردەم ئەم بڕیارە خواییەدا ڕابوەستێت. چەند لێوان لێویش بێت لە شۆڤێنیەت و ڕەگەزپەرستیدا یەکێتی سۆڤیەت 70 ساڵ بە ئاگر و ئاسن ویستی خەڵکی بکاتە یەک ڕەنگ و یەک دەنگ نەیتوانی و تێکشکا و میلەتە جیاجیاکان و نیشتیمانە جیاجیاکان ئەو 70 ساڵە لەسەر کوتکردن و جزکردن و وەک خۆیان لێ هاتەوە و هەموو ئازادی خۆیانیان هێنایەوە ژێرچەنگی خۆیان. لە ئیسلامدا نەتەوایەتی و سۆزی میلی و خاک چەند شێوەیەکە و لە نەخشەی پەروەردەی ئیسلامیدا ڕوبەر بۆ هەر شێوەیەکیان دانراوە لەوانە خۆشەویستی نەتەوە و حەزکردن بەسەر بەرزی لە ناخی هەموو کەسێکدا هەیە و خوای گەورە دروستی کردووە بۆ ئەوەی میلەتان هەڵنەوەشێنەوە و کوێر نەبنەوە. وەجەعەلناکم شوعوبا وەقەبائیل لیتەعارەفوا ومن آیاته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين. خۆشەویستی نەتەوە و نیشتیمان لە ژیانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە چەند شێوەدا بوونی هەبووە. بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە مەکە دەریان کرد بە چاوی پڕفرمێسکەوە سەیری مەکەی کرد و فەرمووی ئەی مەکە خۆشەویستترین نیشتیمانی لام ئەگەر دەریان نەپەڕاندمایە هەرگیز جێم نەدەهێڵای. کە چوونە مەدینەش هەموو بیری مەکەیان ئەکرد، هەندێکیان لە تاو دووری نیشتیمانەکەیان نەخۆشکەوتن. بۆ نمونە ئەبوو بەکر، بیلال، عایشە ئەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم هەواڵی باوکمی لێپرسیم، عەرزم کرد تایەکی زۆری هەیە، فەرمووی ئەوە سۆزی بۆ مەکەوای لێ کردووە. بیلال بەدەم تاو لەرزەوە و وڕێنەی ئەکرد و شعری ئەوتەوە ئەیوەد خۆزگەم شەوێکی ترم دێتە پێش کە لە دۆڵێکدا بم و لە چواردەوری شمدا شاخی توفەیل و شام دوو شاخی نزیک مەکە بوون کە لە دەورم دابان. پێغەمبەریش کە ئەمەی لە ئەسحابی بینی ڕەزای خۆیان لێبێت فەرمووی اللهم حبب إلينا المدينة كما حببت إلينا المكة. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەسیل ناوێکی بینی هەواڵی مەکەی لێپرسی، ئەویش دەستی کردە هەواڵ جێڕانەوەی مەکە و خەڵکەکەی. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموو ئەسیل بەسە ئیتر لێگەڕێ بادڵەکان ئارام بن. بەرگریکردن لە میلەت و نیشتیمان مافێکی سروشتی هەموو گەلوونەتەوەیەکە لە ئیسلامدا، وەک پێغەمبەری خوا لە دەیان فەرموودە ئەفەرمێ. لە ڕیوایەتێکە ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەیڕکم مەدافع عن قومه ما لم يأثم. لە ئیسلامدا چ نیشتیمان و چنەتەوە قابلیەتی فراوانبوونی زۆرە بەڕادەیەک هەموونەتەوە ئیسلامیەکانی دنیا بە براو هاونەتەوەی خۆت بزانی و هەموو هەرێم و خاکە ئیسلامیەکانی تریش بە خاچی خۆت بزانی، بە خۆشیان دڵخۆش ببی و بە ئازاریان ئێشت پێ بگات. ئیسلام هێزی خۆشەویستی نەتەوە و نیشتیمان لە تاکەکاندا بەکاردەهێنێت بۆ خێری ئەو تاکە و نەتەوەی ئەو تاکە و بۆ خێری مسلمانان و تەنانەت بۆ خێری مرۆڤایەتیش. بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەسیەتی کردووە کە پارێزگاری لەو پەیوەندی میلیانە بکرێت، تەنانەت لە جیهادیشدا کە پیرۆزترین ئەرچی دینە. فەرمووی
هەموو کەسێک لەژێر پەرچەمی عەشیرەتەکەی خۆیدا بوەستێ و لە قۆڵی خزمانی خۆیەوە هەڵمەت بەرێت، چونکە پێغەمبەر ئەیزانی کە هەموو کەسێک حەز ئەکات بۆ عەشیرەت و نەتەوەکەی خۆی قارەمانەیەک و سەروەریەک تۆمار بکات و لە لای خەڵکیش سەربەرزیان بکات، جاکەوایە بە ئەو حەزە بواری بۆ بڕەخسێنێت و زەمینەی بۆ ساز بکرێت لە شتی خێردا. بوونی گروپ لە ئیسلامدا نەک یاساغ نییە، بەڵکو ئالەتێکی چاک و ڕێگە پێدراوە. لە سەردەمی پێغەمبەردا دوو گروپی گەورە هەبوون، ئەنسار و مهاجر، دوو عەشیرەتی گەورەی وەک ئەوس و خەزرەج هەبوون، قوڕەیش هەبوو کە زۆرینەی ناودورگەی عەرەبی بوون کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی فەرموو الأمة من قڕەیش، یانی ڕێبەر ئەبێت لە قوڕەیش بێت، کەواتە گەنجان ئەبێت ئینتیمان بۆ گەل و نیشتیمانی خۆیان نەک بە نادروست نەزانن، بەڵکو ئەبێ بە ئەرکێکی گەورەی سەرشانی خۆیان بزانن و لەژێر تەعلیمی ئیسلامدا هەوڵ بۆ ناساندن و خۆشەویستکردنی بدەن لە ناو گەلانی ئیسلامدا. بە تایبەتی باپیرە سەلاحەددین شانازیەکی وای بۆ ئێمە تۆمار کردووە لە ناو گەلانی ئیسلامدا نەتەوەیەک لە نەتەوەکانی ئیسلامی نییە ئێمەینەوەی ئەو باپیرە بەڕێزە نەناسێت و تەنانەت خۆیشی بە قەرزارمان نەزانێت. ساڵی 2005 لە سەفەرێکی عومرەدا لە ناو حەرەمی کەعبەدا بووم، ڕوبەڕووی کەعبەی پیرۆز ڕاوەستا بووم، کابرایەکی ڕیشسپی جوان لە تەنیشتمەوە بوو، کەوتینە قسەکردن و بۆم ڕوونبوویەوە کە خەڵکی بوخارایە. منیش ویستم خۆمی پێ بناسێن و باسێکی باپیرە سەلاحەددینی بۆ بکەم، پرسییم چی دەربارەی کورد و سەلاحەددینی ئەیوبی دەزانی. کابراوتی میلەتانی ئیسلامی سەرزەمین هەمووی قەرزاری سوڵتان سەلاحەددینن. قودس دوو جار ڕزگار کراوە، جارێکیان عومەری کوڕی خەتاب بوو، جارێکیشان سوڵتان سەلاحەددین ڕزگاری کردووە. بە هەمان شێوە لەگەڵ کابرایەکی تری پاکستانی کەوت مەقسەکردن، هەمان هەست و سۆزی کابرای سەمەرقەندی دەربڕی بۆم وتی مناڵێکیشم ناوناوە سەلاحەددین، کەواتە گەنجی کورد ئەبێت شانازی بە کوردبوونی خۆیەوە بکات، شانازی بەوەوە بکات کەنەوەی سەلاحەددینە، ئەبێ ئەو نهێنیە بدۆزێتەوە کە سەلاحەددینی ئەوەندە گەورە کرد دنیا بەڕابەری خۆی قبوڵی بکات، وەک کوردیش بۆی بڕوان و دەماری شۆڤێنیەتی کەسیش لێ نەدات لە ڕوویدا. ئەوە هۆکەی ئەوە بوو کە سەلاحەددین هەستێکی ئینسانی گەورە لە ناخیدا قوڵپەی ئەدا و بازنە تەسکەکانی ژیانی هەموو بڕی بوو، خودی خۆی بنەماڵەی عەشیرەت نەتەوە تەنانەت بازنەی ئومەتیشی تێپەڕاند بوو، بەناو هەموویاندا گوزەری کردبوو لە بازنە فراوانەکەی ئینسانیەتدا ئەژیا کە هەموو ئەو هەستانەی تریشی تێدا بوو بە پێچەوانەی ئەوانەوە کە لەو بازنە تەسکانەدا ئەژین و نازانن هەستی مرۆڤانە چۆنە و ئەبێت چۆن بژین بۆ ئەو هەستە بەرزە. نەک ئەوە بەڵکو لەلایەن ئەو هەستە ئینسانیە وەهمە و سەرابە و پێناچێت کەس بیهێنێتە بوون و کارای بکات، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە ئەوان لەوە هەمدا ئەژین و خۆیان لە هەستێکی تەسکدا قەتیس و گرمۆڵە کردووە. قسەی کۆتایی لاپەڕەنەوە توەشت. ئەم زنجیرە نووسینە بۆ گەنجانە، وەک لە سەرەتادا وتمان دەرگا ژواڵایە بۆ هەموو سەرنجێکی گەنجان. ئەو سەرنجانە ڕەخنە بن، پێشنیار بن، دەستخۆشی بن، بیرۆکەی تر بن، بەشداری بن، ڕای تۆی گەنج بەڕاستی لای ئێمە بایەخێکی زۆری هەیە، بۆیە ڕەزیلی مەکە و ڕاو سەرنجەکانی خۆتمان بۆ بنێرە، با پێکەوە سەرەتایەکدا بنین بۆ قۆناغێکی نوێ، بەڵکو ئەو قۆناغە ببێتە مای گواستنەوەی میلەت لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر کە سەربەرزی هەموو لایەکی تێدا بێت. من بەخێر و ئێوەش بە سەلامەت. ئیکرام کەریم، سلێمانی 5 2011. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی، زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی. بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442
08 72 زین 0782 442 08 72 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی 35/2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی